هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەریبانی یاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێن ناهەرگیز بۆ ستەم نەبۆ ژینێکی بێبەرهەم هەشتی مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی پیا و ژند و بووناوەرێن بۆ یەکتری گرنگ و سەروەرێن بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەنگان بەگشت دنیاداگا هەشتی مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستپێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی ئازادی ئازادیم باڵای کێشاوە باڵا و باڵا و باڵا باڵا بەقەت فرمێسکی جایەکی منداڵ کوژراو بەقەت هاواری خنکا و نەبیستراو باڵا و باڵا و باڵای کێشاوە باڵا بەقەت تاڵە قژی داپۆشراو بەقەت قوربانی بیری کۆن و ڕەزی و گەنراو ئازادیم باڵای کێشاوە باڵا و باڵا و باڵا باڵا بەقەد ژن بەقەد ژیان بەقەد ژینا ئازادیم باڵای کێشاوە هەشتی مارس تۆ یەک ڕۆژ نیت هەموو ساڵیت تۆ یەک وشە و یەک کتێب و یەک گڵۆپ و یەک نیگار و یەک چابلوونیت گەر دەقیقەیەک دیار نەبی ساعەتی دڵ ئەوەستێت و ماڵ کوێر ئەبێ و پەڵکە گیای ساوا ئەمرێت و شەقام ئەگری و باڵندەکان ڕەش ئەپۆشن و شعریش بۆ خۆی هەڵاوەرێت تۆ بەتەنیا بای بارانی هەشتی مارس نیت ئەی قوڵپی خوێنی هاوین و پرچی شەوانی پاییز و کڵۆی بەفری خۆشەویستی گەر تۆ نەبی ئەبێ کێبێ ژن 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 تۆ ژیانی ژن ژیان ئازادی زۆر سپاس هاوڕێ گۆڵناز سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین کە لە خزمەتتانین بۆ بەرنامەی تایبەت بە هەشتی مارسی ئەمڕۆمان لەگەڵ هاوڕێ هاوکارم گۆڵناز لەلایەن منشەوە گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین کە جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆ و بەرنامەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست هیوادارین بتوانین لە ئەم بەرنامەیەدا ئەوەی کە لە تواناماندایە بە باشی بەڕێوە بووین ئێوەی شتا کۆتایی لەگەڵمان بن و بەرنامەی زۆرمان بۆ ئەم شەو تەرخان کردەوە بەڵێ هاوڕێ گۆڵناز هەروەکو ئاماژەت پێکرد بەرنامەگەلەی زۆر زۆر تایبەتمان بۆ ئەم شەو ئامادەکردووە لە ڕێپۆرتاژەکانەوە لە پەیامەکانی کۆمیتەی ناوەندی کۆمیتەی ژنانەوە و کۆمەڵی میوانیشمان لێرە لەگەڵدا لە ئستدیۆ و لە جەرەوەی وڵات کە ئەوانیش داوەتەکەین بۆ نێو بەرنامەکەەوە پێشەوە بەرنامەکە دەست پێ بکەین با بە بینەرانی عەزیزمان ڕابگەێنین کە بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 دەتوانن پەیوەندیمان پێ بکەن پەیام و ڕاو بۆچوونەکانتان کە سەبارەت بە هەشتی مارسە بۆمان باس بکەن زۆر سپاس بەڵێ هاوڕێ چاوان ئەگەر هاوڕێیانی هاوکارمان لێرەدا ئامادە بن
پەیامی کومیتەی مرکزی کۆمەڵا کە بۆ 8 مارس لەلایەن هاوڕێسروەی ناسریەوە ئامادەکراوە بۆمانی بڵاوکەنەوە. فەرمانەوەی شتێکمانە بەڵێ بفەرمون. وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە 8 مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان هەڵێنا دش بە نەزمی پیاوسەلاری تێبکۆشە بۆ ئازادی و بەراباری دەنگ هەڵێنا دش بە نەزمی پیاوسەلاری تێبکۆشە بۆ ئازادی و بەراباری باخەبات کەین پێکەوە بێفسانەوە تا نەمێنێ ستام و چەوسانەوە تا نەمێنێ ستام و چەوسانەوە وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە 8 مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان ڕابێتێ وشار بە و هاڵ هێنە چاو داوەکە یەکسانی نێوان ژن و پیاو ڕابێتێ وشار بە و هاڵ هێنە چاو داوەکە یەکسانی نێوان ژن و پیاو بێرە مەیدان بڵێ نابوو تونند و بڵێ نابوو فەرهەنگی کو ناپەرستی وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە 8 مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان شێکە بۆ ژیانێ شیاوی ئینسان بۆ دنیایەکی باشترسا وارە مەیدان شێکە بۆ ژیانێ شیاوی ئینسان ئەم کاتەوە من ناوم کۆترەشینکەیە و کچم ماڵەکەم وا لەو گەڕێکی منارەیە من لە پەڕووباری خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم و گەڕەک و لە هەموو شتێ بێزارم من گمەگمی حرامی ناو ئاین و نیشتیمانم من بۆم نییە دوور لەم بنارێ بفڕم من بۆم نییە دوور لە دەنگی منارەکە کۆ لە دەنگێکی تر بگرم یان سەمایەک لەگەڵ بەفروبادا بکەم یاخود دەستی کوڕی خەون و خۆزگەم بگرم من ناتوانم قژی خۆم بۆ جادەکان و بۆ مۆسیقا و بۆ کۆترەشین کەنێرەکان هەرگیز دەرخەم من مێینەی ناوبەهاری قەدەغەم و شەو و ڕۆژیش لە ژێر چاودێری دووربینی من هەرەدەم باڵەکانم بۆیان نییە بە 2 پەنجەش تەوقە لەگەڵ باڵە نێرەکان بکەن من چارە نووسی حرامم وەکو جەستەم کوڕێک حرام ناوێک حرام گۆرانیەکی حرام و شەرابی ناو قەسیدەیەکی حرامم لەسەر جادەی سەهۆڵەکە ڕاوەستاوم ئەوە کچە یاخود خەونە بەبەردەم مادێت و بەچێت ئەوە لەنجەولاری مێیە یاخود کەلوێشکەی سەرابی دوورە دەشتێ ئەوە مەمکە
یاخود وەحمێکی ناسکی ناو خەیاڵە وا دێودەچێت. سڵاوێکی دوور و درێژ من ناوم پرچە نیشتیمانم سەری ژنێکە لە سێ لاوە گەمارە دراوم بە حیجاب چەندین ساڵە زیندانیم نە هەتاو ئەتوانێ سەردانم بکا و نەباو نە ئەهێڕێ پشمە دەرێ و ڕێگەش نادا بە هیچ شیعریان ئاوازێ. وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان. هەڵێنا دش بە نەزمی پیاوسەلاری تێبکۆشە بۆ ئازادی و بەراباری. دەنگ هەڵێنا دش بە نەزمی پیاوسەلاری تێبکۆشە بۆ ئازادی و بەراباری. باخەبات کەین پێکەوە بێفسانەوە تا نەمێنێ ستام و چەوسانەوە تا نەمێنێ ستام و چەوسانەوە. وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان. ڕابێتێن شار بە و هاڵ هێنە چاو داواکە یەکسانی نێوان ژن و پیاو. ڕابێتێن شار بە و هاڵ هێنە چاو داواکە یەکسانی نێوان ژن و پیاو. بێرە مەیدان بڵێ نابوو تند و تیژی بڵێ نابوو فەرهەنگی کو ناپەرستی. وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان. شێکە بۆ ژیانێ شیاوی ئینسان بۆ دنیایەکی باشتر ساوارە مەیدان. شێکە بۆ ژیانێ شیاوی ئینسان بۆ دنیایەکی باشتر ساوارە مەیدان. خۆت مەسووتێنە با بەس بێ خۆکوژی لا بەرابەر خۆت بۆوە تند و تیژی لا بەرابەر خۆت بۆوە تند و تیژی. وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە. هەموو هاوبوون بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەریبانی یاز بۆ خەبات دەکەین بانگاواز.
ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێین ناهەرگیز بۆ ستەم نەبۆ ژینێکی بێبەرهەم هەشتی مارسی شەی ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی پیا و ژندوو بوو ناوەرێن بۆ یەکتری گرنگ و سەروەرێن بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەنگان بەگشت دنیاداگا هەشتی مارسی شەی ڕۆ ئەم کاتەوە من ناوم کۆترەشینکەیە و کچم ماڵەکەم وا لەو گەڕێکی منارەیە من لە پەڕووباری خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم و گەڕەک و لە هەموو شتێ بێزارم من گمەگمی حرامی ناو ئاین و نیشتیمانم من بۆم نییە دوور لەم بنارەیە بفڕم من بۆم نییە دوور لە دەنگی منارەکە جۆ لە دەنگێکی تر بگرم یان سەمایەک لەگەڵ بەفروبادا بکەم یاخود دەستی کوڕی خەون و خۆزگەم بگرم من ناتوانم قژی خۆم بۆ جادەکان و بۆ مۆسیقا و بۆ کۆترەشین کەنێرەکان هەرگیز دەرخەم من مێینەی ناوبەهاری قەدەغەم و شەو و ڕۆژیش لە ژێر چاودێری دووربینی منارەدەم باڵەکانم بۆیان نییە بە دوو پەنجەش تەوقە لەگەڵ باڵە نێرەکانە بکەن من چارە نووسی حرامم وەکو جەستەم کوڕێک حرام ناوێک حرام گۆرانیەکی حرام و شەرابی ناو قەسیدەیەکی حرامم لەسەر جادەی سەهۆڵەکە ڕاوەستاوم ئەوە کچە یاخود خەونە بەبەردەم مادێت و دەچێت ئەوە لەنجەولاری مێیە یاخود کەلوێشکەی سەرابی دوورە دەشتێ ئەوە مەمکە یاخود وەحمێکی ناسکی ناو خەیاڵە واتێ و دەچێت سڵاوێکی دوور و درێژ من ناوم پرچە نیشتیمانم سەری ژنێکە لە سێ لاوە گەمارە دراوم بە حیجاب چەندین ساڵە زیندانیم نە هەتاو ئەتوانێ سەردانم بکا و نەباو نە ئەهێڕێ پشمە دەرێ و ڕێگەژ نادا بە هیچ شیعرەیان ئاوازێ کە بێنە لام وەلێ ئیتر من بە نەهێنی لەگەڵ پەنجەکانە ڕێکەوتوم ئەم شەو زیندانەکە ئەبڕین ئازاد ئەبم لە دواییشە حیجابەکە دەدەین دەست چەخماقەیەک لەسەر بەرزترین لوتکە بە بەرچاوی مێزەرەکانی دنیاوە بیسووتێنێ چۆن دەکرێت باسی لە هێزی کۆمەڵانی خەڵک بکرێت بێت تێگەیشتن لەوەی کە کۆمەڵ دوو ڕەگەز پێکی دێنێت. شەرێک لە جان لێنۆن و یۆکۆ وەرگێڕانی لە ئینگلیزیەوە بۆ کوردی مهدی حوسێنی. ژن ژێر دەستەترینە لە جیهاندا. ژن ژێر دەستەترینە لە جیهاندا. بەڵێ وایە تێبفکرە و کارێک بکە.
واداری دەکەین خۆی بنەخشێنێ و سەمامان بۆ بکات ئەگەر نەی هەوێ کۆی لەبێت ئەڵێن خۆشمانی ناوێ ئەگەر وەک خۆی بێت ئەڵێن ئەچواری پیاوانەیە تاقیری ئەکەین بەڵام وان نیشان ئەدەین جێگەی لەسەر سەرمانە ژن ژێردەستەترینە لە جیهاندا بەڵێ وایە ئەگەر باوەڕ ناکەیت چاوێک بە ژینی هاوژینت دابەخشێنە ژن کۆیلەی کۆیلەکانە بەڵێ ئەوە دەبێت لە قاو بدرێ واداری ئەکەین بزێت و منداڵی ببێت پاشان وەک مریشکێکی پیری دەستەمۆی لێەکەین پێی ئەڵێین تەنها جێگەی ئەو ماڵە و هیچی دیکە پاشانیش تانەی لێ ئەدەین کە خەڵکینە نییە و بەکاری دۆستایەتی نایەت ژن ژێردەستەترینە لە جیهاندا ژن کۆیلەی کۆیلەکانە بە شەو ڕۆژ لە تەلەڤیزیۆندا تەوهینی پێدەکەین تازە پێمان سەیرە بۆ ئازایەتی و باوەڕ بەخۆیی تێدا مردووە لە گەنجیدا ئارەزووی سەربەستی لە ناخیدا ئەکوژین خۆمان پێی ئەڵێن زیت و زبر و زرینگ مەبە بەڵام تاقیری ئەکەین کە بۆچی گەمژەی ژن ژێردەستەترینە لە جیهاندا بەڵێ وایە ئەگەر باوەڕ ناکەی چاوێک بە ژینی هاوژینەکەتدا بخشێنە ژن کۆیلەی کۆیلەکانە بەڵێ ئەوە دەبێ لە قاو بدرێت Shasha
هەموو هاوبن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەریبانی یاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێن ناهەرگیز بۆ ستەم نەبۆ ژینێکی بێبەرهەم هەشتی مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی پیا و ژند و بووناوەرێ بۆ یەکتری گرنگ و بەڵێ بەجاوای لێبوردنە بینەرانی خۆشەویستمان کێشەکی فەنیمان بوو کە فقط پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 8 مارس تەنیا لە تەلەڤیزیۆن بڵاو بوو لە شەبەکە ئیجتیماعیەکان نەدانەدا هاوڕێ گوڵناز پەیامێکمان بۆ هاتووە ئەو پەیامە بخۆینەوە جا بڕۆینە لای یەکێک لە میوانە بەڕێزەکانمان دیارە زۆر لە میوانەکان هاتوونەتە سەرهێڵ هاوڕێکی خۆشەویستمان شۆگار لە کەڵاتەرزان نووسیویە دەستخۆشی بەرنامەکەتانەکەم پیرۆزبای 8 مارسەکەم لە ژنان و پیاوانی ئازادی خواز لە ئەو دایکان و مناڵەکانیان لە شۆڕشی ژینا یانیان لەدەستاوە ژن ژیان ئازادی بە ئومید ئازادی. زۆر سپاس بۆ شەوگاری خۆشەویست و بۆ پەیامە جوانەکەی. ئێستایش هاوڕێ چاوانەگەر ئامادەبی یەکێ لە میوانانی خۆشەویست کە زۆر ماتڵیش بوون لە ناو بەرنامەکەمانە بێرین و لەگەڵیان توێش بڵێ ئەگەر هاوڕێیانی بەخشی فەنی حاضر بن هاوڕێ ناهید دیموکری بێنە سەرهێڵ و هاوڕێ ناهید دەنگمانە بیستن. بڵێ سڵاوتان لێبێت زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامە تایبەتە 8 مارسدا. سڵاو ڕێزم هەیە لە خزمەتێوەدا لە خزمەت بینەرانی بیسەرانی بەرنامەکەتاندا زۆر زۆر خۆشحاڵم لەو ڕۆژەدا لە خزمەتتاندا. زۆر زۆر سپاس هاوڕێ ناهید. هاوڕێ ناهید 8 مارسی ئەمساڵ لە بارودۆخێکی زۆر زۆر تایبەتە بەڕێوەچوو خەریکە بەڕێوە ئەچێت بە خاطر اختلافی سەعاتیشمان لە دەرەوەی وڵاتە پەیامی ئێوە وەکو چالاکێکی بواری مافەکانی ژنان لەم ڕۆژە چییە؟ وەکو کوردەپەیام دیارە زۆر ساکار نییە تێکەڵکێشی تەواوی ئەو ڕووداوانە ئەو هەموو گۆڕانکاریانەی کە لە ئارادە بچانیندا ماوەیەکی کووردا باس بکەین بەڵام حەولی خۆم دەدەم باسێکی کورت بکەم لەوەی کە یەک ئەو ڕەوتە چی پێیە بۆ ئێمەیشن 8 مارشی و ساڵ هەڵگری چ شتێکە کە تاڕادەیەک جیاوازە لەوانی دیکە من هەست دەکەم ئێستاکانە ئەمە دە شۆڕشی ژینادا لە دەستپێکی حڕەکەتێکی یەکجار قوڵی کۆمەڵایەتین کە دەتوانێت گۆڕانکاری یەکجار گەورە بە دوی خۆیدا بێنێواتە بنەما و بنەڕەتی ئەو شۆڕشە دە ئەسڵدا دەناوکی خۆیدا هەڵگری گۆڕانکاری کۆمەڵایەتێ یعنی ساختارەکان بنەماکان بنەڕەتەکانی سیستمی پیاوسالار لە کولیەت و لە گشتی خۆیدا دەباتە ژێر پرسیار واتە هەر مەسەلە خۆی تیار نەکردو کە فقط ڕژیمی کۆماری سێدارە بڕوخێنێ فقط خۆی تیار نەکردو کە ئەو ڕژیمە بڕا و گۆڕانکارێک ساز بێ بەڵکو 8 مارشی و ساڵ من پێم وایە کە پیاوسالاری دە فۆرمەتی چەندین هزار ساڵی خۆی داهێناوەتە ژێر پرسیار ئەم پێم وایە تەواوی ئەو پیشۆنانەی کە هێزی تێدایە واتە دەسەڵاتێکی دیکتاتۆرمەنش دەسەڵاتێکی داگیرکەر لە هێز کە حەول دەدا ژنی وەک ڕەگەزی دوو پاڵێ لە کۆمەلگای دەرکە تەواوی ئەوانە هەدەفی پێکانی ئەو ڕۆتەدان کە ئێمە ئێستا تێداین یەکێکی دیکە لە پێناسەکانی کە 8 مارشی و ساڵ هەیەتیوی کە حرەکەتەکان ڕادیکاڵن حرەکەتەکان شاید لانی کەم ئەمەیان بۆ 50 تا 100 ساڵی داهاتوو فرەدا ئەواتە شتێکی کە مەسەلەن لەسەر
پرسێکی هەستیاری وەکو دین کە 1900 ساڵ ئەمە حەقمان نەبوو باسی لێ بکەین ئێستا خەڵک بە ڕاشکاوی خەریکە و باسانە دێنێتە ئارا هەرچەند تەبعەن بەرتەنگ و تەست و بەقولی دەڵم بەرتەنگێکی کۆمەڵایەتی سیاسی هەیە کە ئیزن نادا ئەو قسە و باسانە بە ساکاری بێتە ئارا لە نێو بەڵام خەڵک حازرە ڕیسک بکەوە ئەو باسانە بێتە ئارا بابەتێکی دیکە یەکەم جارە کە ژن وەکو نقطەی ئاشی پاشنەی ئاشیلی حرەکەتێکی گەورەی کۆمەڵایەتێکە هەڵگری گۆڕانکاری ینی ژنەکە لە سەردەمداری ئەو حرەکەتەیە و ئەو وا دەکا کە فۆرمەتەکەی بگۆڕدرەوەی کە ئەو حرەکەتە لە کوردستان ڕاهاتەوەیکە یەکەم جارە ناسیۆنالیزمی دەتوانین دە فۆرمەتێکی دیکەدا مانا بکەینەوە کە ژنی کورد دەیهەوێت هاوکات کە پێناسەی خۆی دفاع لێ دەکا پارێزگاری لە پێناسەی خۆی دەکا بەڵام بەو پەڕی بوێری تەواوی ئەو خاڵە نەرێنیانەی کە لە ناسیۆنالیزمی کوردیدا هەیە بە جورئەتەوە دەتوانێت بیپێکەوە دەیهەوێ لە نەتەوەی کورد شتێک هەڵێنجێکە بتوانێ هەم ئینسان مرۆڤ ژنی کورد ئینسان بە گشتی بتوانێت تێیدا هەز بە ژیانێکی ئینسانی بکە ئەوەی کە دیارە مەترسیهایەکی شەیە لەو نێوڕاستیدا کە چەندە ئەمە دەتوانین مێشکێکی کە بەردەوام لە توولی چەندین سەدا بیری پەزیر بێ ئەوە چۆن دەبێتپەڕبین ینی ئەوانە شتایەکە تەبعەن دەبێت لە کۆنسپتی خۆیدا باسی لێ بکردێ بەڵام ئەوەی کە ئێمە زۆر بە ڕاشتاوانە خەریکین یەکسەری تاقیری کۆمەڵایەتی دێنینە گۆرەوە لە بە قۆلی دەڵێن گفتمانهایەکی کە بە نۆڕم کرابوو خەریکین لەوانە تێ ئێستا بە ڕاشکایی باس لە سەربەخۆیی دەکەین ئێستا بە ڕاشکایی باسەوەی دەکەین کە ژن دەبێت دەبێت پێناسەکانی هێز و یاردابوونی هەبێ ئەوانە خاڵهایەکن کە زۆر تایبەت هەشتی مارشی و ساڵ لە زۆر ساڵەکانی پێشوو زیاد دەکاتەوەی کە زیندوی یعنی دەهێژموندا شۆڕشێکدان کە ئەو شۆڕشە بە زیندوی خەریکە بەرەو پێشەڕەوە بەڵێ زۆر سپاس هاوڕە نایت زۆر سپاس بەهۆی ئەوەی کە میوانی زۆرمان هەیە و کاتمان کەمە بە داوای لێبردنەوە لێرەوە لەگەڵەوە ماڵاوایی دەکەین و زۆر سپاس کە ئامادەبوون سپاس بۆیەوە بە هیوای بەرنامەیەکی سەرکەوتووە زۆر سپاس زمانتۆ نەبێ هاوڕێ چاوانەگەر حاضر بن یەکی تر لە میوانەکان کە هاوڕێ سەلامی قادریە دەتوانین بینە ناو استودیۆ لەگەڵیان مساحب بکەین هاوڕێ سەلام کاتت باش و بەخێر بی بۆ بەرنامەی 8 مارس و پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ دەکەین سڵاو لە ئێوە هاوڕێیانی عزیز ئەستەکە لە ناوە بنبینیم لە شاری سەقز بەبوونەی 8 مارسەوە بە هەموو خەمانەی کەم ساڵ زاڵە بەسەرمانە بەهۆی لە دەستدانی هەزاران ئینسانی ئازیز کە لە پێناوی سەرکەوتنی ئەو شۆڕشی ژنجیان ئازادیەدا گیانیان بەخت کردووە ئەستەکە لە ناوە جەژن و شایی دەگێڕن بۆ 8 مارس و بە هەموو ئەو خەمانەوە بە ڕۆحیەکی شۆڕشگەڕانەوە بەرەو پێشوازی 8 مارس چوون منیش اجازە دەم بە خۆم کە پیرۆزبایی ئەو ڕۆژە بکەم لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواست لایەوە هاوڕێیانی ئازیز کە زۆر بە ڕازاوایی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دەرکەوتون و ئەم ڕۆژە کە ڕۆژێکە ئێوە بۆ خۆتان چالاک و بەشدارن لە بەرەو پێشبردننی مافی ژن لە کوردستانە پێشمەرگەی ئەو مۆزوع مەبارزاتیە گەورە و ئینسانیان پیرۆزباییتان لێ بکەم و هیوادارم ڕۆژی 8 مارسی داهاتوو ڕۆژێک بێ کە ئێمە سەرکەوتنی مافەکانی ژنان سەرکەوتنی مافی کرێکاران و هەموو ئەو خەڵکە بێمافەی کە بۆ مافەکانیان مبارزە دەکەن لە 8 مارسدا سەرکەوتنی هەمووانە جەژن بگرین و هەر ئاوا وەکو ئێوە ڕێیانی عزیز هەمومان خۆمان بڕازێنینەوە بۆ ڕۆژێکە خۆی ڕازاوەیە بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەلام ئەگەر بە کورتی بەهۆی ئەوەی کە کاتمان کەمە میوانی زۆرمان هەیە و بەرنامەکەمان زۆرە تایبەتمەندی 8 مارس لە چەند دقەیەکە بۆمان باسکەن زۆر سپاسانەکەین 8 مارسی ئیمساڵ مەبەستانە بەڵێ 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 بڵێ 8 مارس وەکو مێژوویەکی دوور و دێشکەیەتی ڕۆژێکە کە لە مەتنی خەباتی شۆڕشگەڕانەی کۆمۆنیستەکاندا ئەسڵان ئەم ڕۆژە تەحمیل بوو بە دنیای پیاوسالار و دنیای سەرمایه‌داری ئەو ڕۆژە تەحمیل بوو ئێمە دەزانین کە چیها ژن و پیاوی ئازادی خواز لە شۆڕشی بەرینی کۆمۆنیستی لە گۆشە و کەناری دنیا
خەباتیان کرد هەتا ئەو ڕۆژە بێتە دی و ئەو چەمکانەی کە چەمکی مربوط بە مافی ژنانن و ئەو دەستکەوتانەی کە هەتا ئێستا بەشەریەت لە پێناوی مافی ژنانە لە ئوروپا لە گۆشەکەناری دنیا لە هەر شوێنێکی ئەم گۆی زەویە ئاستێکی کەم یا زۆر لە مافی ژنان بەدەستات پێ بە دڵنیاییەوە نەتیجەی خەباتی پێشکەوتن خوازانەی هێزگەلی پێشکەوتن خواز بووە. ئێمە ئەمساڵ بینیمان کە لە حکوومەتی کۆماری ئیسلامی کە یەکێ لە پێناسەکانی دژایەتی ژنان بوو، یەکێ لە پێناسەکانی نوێنەرایەتیکردنی ڕوانگەیەکی کۆنی پیاو سالارانەی دواکەوتوو بوو کە ئەسڵەن کردبووی بە بنەما و پێناسە بۆ خۆی و لە دەورەی جۆرا و جۆرە کە ئەوان هەر نەیانتوانی حجاب ئەو حجابەی کە مەبەستیان و بەسەر ژنەکانە بیسەپێنن و لە زۆر بوارە نەیانتوانی ژنەکان ببەنە ژێڕکێفی خۆیان ئەبینی گەشتی ئرشاد لە دەوری ئەحمەدینژاد و دەستی پێکرد و ئەوەش بۆ ئەوە بوو کە جۆرێکی تر گیانێکی تر بن بە سیستمەکان لە ناو پۆچوونی پیا و سالارانە و دواکەوتوانەی ناو کۆمەلگاکە. بەڵام ئەوەی کە هەموو جەهانی شۆک کرد ئەوە بوو کە ئەمساڵ شۆڕشی ژیان ئازادی و لە واکۆنش بە گیانبەختکردنی مەزلومانەی ژینا بوو بە ئێرانی کرد بە یەکێک لە ناوەندە زیندووەکان لە ئێستا لە دنیا. ئێران ناوەندی مبارزاتی ژنانە، یعنی سەرنجی هەموو خەباتکارانی ژنان بۆ ئەو شۆڕشەی ئێران بەشێکی زۆری بە بۆنەی ئەو چەمکانەی کە مربوط بە مافەکانی ژنانە، بە بۆنەی پێشەنگایەتی ژنان، بە بۆنەی ڕێبەرایەتیکردنی لەلایەن ژنانەوە و ئەوە 8 مارسی ئیمساڵی کردووە بە 8 مارسی ڕەزم کە بەڕاستی 8 مارس ڕۆژی تەنیا جەژنگرتن و شایکردن نییە، ڕۆژی ڕەزمیشە، ڕۆژی دووبارە بەرزکردنەوە و پەیمان نوێکردنەوەیە و ڕۆژی ئەوەیە کە هەڵوێست بەرامبەر بە ڕەوەندی کۆنەپەرست و کەواوی هێز و مەیلی کۆنەپەرستانە لەو ڕۆژەدا دووبارە بکرێتەوە کە کۆمەلگا خاوەنداریەتی لە ژنان دەکات، ژنان خۆیان بە خۆیان بە نوێنەری خۆیان دەزانن، خۆیان بە ناموسی کەس نازانن، خۆیان بە پێویستیان بە هیچ نوێنەرایەتیەک نییە و ئەو بەشداریەی ژنان لە شۆڕشی ژنجیان ئازادی ئەو سەری ڕێزوونەوازشە کۆمەڵایەتیە کە کۆمەلگایەک سەری ڕێزوونەوازشی دانەوان بۆ ئەو مەیلە خەباتکارانە و بۆ مافەکانی ژنان لە دروشمەکانە لە هەڵوێستەکانە لەوێ کە باوکی شەهیدێک دەڵێ ئەگەر ئەتەوێ زۆر پیاوبی دەبێت زۆر ژنبی. ئەوە زۆر معنای هەیە، ینی ڕێبەرایەتی ژن بە دڵ لەو کۆمەلگایە قبول کراوە. بەنزەی من خەباتی ژنان و ئەو هەموو گیان بەخت کردووە کە ئیمساڵ لە پێناوی مافەکانی ژنانە و ئەو بەرگە پێشکەوتن خوازانەی کە ئەم شۆڕشە گرتوویەتی و بەدڵنیاییەوە هەموو کەسێک کەزانیان سەرکەوتنی ئەو شۆڕشە بەل لە هەر شتێک سەرکەوتنی مافەکانی ژنان دەبێ. ئەوە تایبەتمەندی 8 مارسی ئیمساڵ و 8 مارسەکانە لە ئێستا بەدواوە من پێم وایە 8 مارسەکان و ئێران و کوردستان ئەبێ بە ناوەندێک لەو ناوەندانە کە یەکێ لە گۆڕانە بنەڕەتیەکان گۆڕانە لە مافەکانی ژنانە و پێشوچوونە لەو بوارەدا کە بۆ ئێمە کۆمونیستەکان و بۆ کۆمەڵا یەکێک لە بوارە گرنگەکانی هەمیشەیی خەباتمان بووە. هەر تەنیا لە ئەمساڵە و لەم شۆڕشا بۆ ئێمە گرنگی پەیدا نەکردووە، بەڵکو ئەوە لە ڕۆژی یەکەمی دروستبوونی کۆمەڵەوە یەکێک لە خاڵە گرنگەکانی بووە بۆ ئێمە بۆ کۆمونیستەکان. لەبەرەوەی زانم میوانتان زۆرە و کات کەمە کاتان لەوە زیاتر ناگرم. دووبارە پیرۆزبایی لە خۆتان لە میوانەکان لە هەموو ژنان و پیاوانی شۆڕژگێڕی کوردستان لە هەموو خانوادەی و گیان بەختکردوانەی کە لە پێناوی ئەم شۆڕشەدا هەموو قارەمانەتی و فداکاریەکیان کرد. 8 مارس پیرۆز بێت و سەرکەوتوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێسەلام، زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی، ماندوو نەبی و دەستت خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەهۆی کێشەی تکنیکیەوە کە نەمانتوانی پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 8 مارس بڵاوکەینەوە، ئێستا و پەیامە ئامادەیە و ئەمانەوێت لە هاوڕێیانی هاوکارمان لە بەشی فەنی ئەو پەیامەمان بۆ بڵاوکەنەوە. عزیزان، سڵاوێکی گەرمتان پێشکەش. 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە ئێوە و لە هەموو مرۆڤێکی ئازادی خواز و یەکسانی خواز پیرۆز بێت. ئەمساڵ لە بارودۆخێکدا ڕێوڕسمەکانی ڕۆژی جیهانی ژن بەڕێوە دەبین کە لە ئێران شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئارادایە. شۆڕشێک کە چەخماقەکەی لە کوردستانی خۆڕاگرەوە لێدرا و بە خەیرایی
هەموو ئێرانی داگرت و بانگەوازەکەی سنوورەکانیشی تێپەڕ کرد. لەم ڕۆژەدا نزیک بە 6 مانگ بەسەر شۆڕشی ژینادا تێدەپەڕێت. شۆڕشێک بە کاریگەریەکی قۆڵی سیاسی کۆمەڵایەتی و خەباتکارانە لە نێوخۆی ئێران و لە ئاستی دنیادا. پەیامی ئەم شۆڕشە نەتەنیا بە کۆمەڵگای ئێران بە هەموو جەهان گەشتووە و سەرنجی ڕایگشتی مرۆڤایەتی یەکسانی خوازی ڕاکێشاوە و کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی دژیژن داوەتە بەر زەبری نفرەت و بێزاری لە هەموو جیهان. ئەم شۆڕشە ژینی ئەو وڵاتەی گەیاندوەتە بانترین ئاستی سیاست و کۆمەڵ. ئەم شۆڕشە نیشانیدا کە ژن نەتەنیا زەعیفە و ڕەگەزی دووهەم نییە، بەڵکو بە توانە بوێر و فداکارە. زیاترین شایستگی هەیە بۆ بەڕێوەبردننی دنیای دوور لە شەڕ، کوشتار و پڕ لە ئاشتی و مرۆڤدۆستی و خۆشەویستی. ئەم شۆڕشە تەنانەت سیاست دارێژەران و سیاست مەدارانی دەستەڕاستی کۆمەڵگای لە ئاستی دنیادا ناچار کرد کە یان پشتیوانێکی زارەکی و دەغەڵکارانەی لێ بکەن و یان بەرابەری بێدەنگ بن. هێزی بزوێنەر و پاڵەنەری شۆڕشی ئیستا ژنان و لاوانێکی پرشۆڕ و بوێرن کە بە هیچ شتێک بێجگە لە ڕووخانی فاشیزمی مەزهەبی زاڵ بەسەر ئێراندا ڕازی نابن. لە شۆڕشی ژینادا گەلێک جەستەی فداکارانە پەڕپەڕ بوون، بەڵام بە چۆکدا نەهاتن. هەر بۆیە ئەم شۆڕشە کاریگەری قوڵی لەسەر هەموو بێبەشان و چەساوە و ستەملێکراوی کۆمەلگای ئێراندانا. هەر بۆیە نفرەتی قوڵی کۆماری ئیسلامی لە کچانی شۆڕشگێر وای کرد کە بکەوێتە تۆڵەکردنەوە و تەمبێکردنیان. دوایین هەواڵەکان پێمان ئەڵێن کە لە کەمتر شاری ئێران هەیە کە تێدا مەدرسەی کچانەکان نەکەوتنێتە بەر هێرشی ترۆریزمی جنایەتکارانەی ژاراویکردنیان. هەر ئێستا بە هەزاران مناڵ و کچی نەوجەوان لە نەخۆشخانەکانن و یان لە ماڵەکانیاندا بەستەرین. گومان لەوەدا نییە کە ڕێکخستنی جنایەتێکی لەم چەشنە تەنیا لە توانای سپا و بەسیج و دام و دەستگا ئەمنیەکانی ڕژیمدایە. ئەمە یەکاردانەوەی ڕژیم بەرامبەر بە شۆڕشی ڕزگاری بەخشی ژینە. ئەم شۆڕشە توێژەکانی بۆرژوازی ئێرانیشی چ لە حکوومەتی پێشوو، چ لە دەسەڵاتی ئیستا و چ لە پەراوێزی ئەواندا لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات بە ئاشکرا خستە دژایەتی و یان پشتیوانێکی شەرمنیانە. ئەمڕۆکە لەو شاپەرستانەی کە بە شۆڕشی 1357 لە دەسەڵات کەوتن تاکو بەرەی ئیسلاح خوازانی حکوومەتی هەمویان لە هاوپەیمانیەکی ڕانەگەیاندراودا کەوتونەتە خۆ تا کەشتی ڕوو لە نقمبوونی کۆماری ئیسلامی بە پشتیوانی ئیمپریالیستەکان بگەینە کنارێکی ئەمن و خۆیان بەبێ ئەوەی ناوەرۆکی ستەمکارانە و چەوسێنەرانەی ئەو ڕژیمە بگۆڕن جێگەی بگرنەوە. بەڵام لە بەرەی شۆڕشدا و لەسەر شقام و لە گۆڕەپانی کردەوە و ڕوبەڕووبوونەوەی ڕۆژانەدا نەبۆنێک لە سازش و نە دەنگێکی تەسلیم بوون لە بەرامبەر قاتڵان و بکوژانی 43 ساڵی ڕابردووی خەڵکی ئێران و دەسەڵاتدارانی کۆنەپەرستی ئیستا نابیسرێت. 8 مارسی ئەمساڵ ڕۆژێکە کە دوای 44 ساڵ جارێکی تر بزوتنەوەی یەکسانی خوازانەی ژنان و پیاوانی ئازادی خواز بە 8 مارسی ساڵی 1357 دوای ڕووخانی ئیستبدادی سەڵتەنەتی بە ئامادەبوونی بەرینی ملیۆنی ژنان لەسەر شقامەکانی ئێران لە تاران دەبەستێتەوە. ئەو کات و لەم ڕۆژەدا بزوتنەوەی ژنانی یەکسانی خواز کە مەترسی ڕژیمی تازە بە دەسەڵات گەشتویان هەست پێ دەکرد گەیشتە لووتکە. خومینی وەکو دامەزرێنەر و ڕێبەری سیاسی مەسهەبی نظامی تازە بە دەسەڵات گەیشتووی ئیسلامی ترسی خۆی لە بزوتنەوەی ژنان نەشاردەوە و دەستوری سەرکوتکردنی ژنان شاردنەوەیان لەژێر حجاب و پۆشینی ئیسلامدا کە ئامرازی سەرکوت و سوکایەتی و بێمافی ژنە
بە پشتبەستن بە یاسا و ڕیسای دینی دەرکرد. ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی وەک نمونەی بەرچاوی حکوومەتی دینی پشتیوانی نظامی جنایەتی سەرمایەداری لە هەمان سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمەوە یەکێک لە پایە سەرەکیەکانی مانەوەی خۆی لەسەر زەوتکردنی مافی ئینسانی و سەرەتاییەکانی ژنان دامەزراند. ئەم ڕژیمە وەک نوێنەری بربەریەتی نظامی سەرمایەداری دوو باسکی مەسهەب و پیاوسالاری بە هەموو هێزەوە لە دژی ژنان بەکارهێنا. بێبەزایانەترین شێوازی توندوتیژی و سوکایەتی لە دژی ژنان لە ڕژیمی ئیسلامیدا بوون بە یاسا. منداڵ هاوسەری پەرەدان بە لەشفرۆشی لە ژێر ناوی سیغا، لێخۆشبوونی یاسایی سەبارەت بە کوشتنی ژنان بە بیانووی ناموسی، بێبەشکردنی ژنان لە مافی سەرپەرستی منداڵ، زەوتکرانی مافی دادوەری و قەزاوەت لە ژنان، زەوتکرانی مافی سەفەرکردن بەبێ ئیجازەی پیاوان، بە یاسایی بوونی مافی دوژن لە بەرامبەر یەک پیاودا تەنیا بەشێک لە یاساکانی دژی ژنن لە ڕژیمی ئیسلامیدا. بەڵام بە بەرینایی ئاستی وەحشیگەری و سەرکوتی کۆماری ئیسلامی دژ بە ژنان، خۆڕاگری و نەبەردی ژنان لە کۆمەڵدا لە شوێنی کار و بنەماڵە یەکێک لە سفاتی درۆشاوەی خەباتی شۆڕژگێڕانەی ئەم چواردەیەی دوایی ژنانی ئێران بووە. خەباتێک کە لە ئەمڕۆدا ئاڵا هەڵگری شۆڕشی نوێی ژن ژیان ئازادی نەتەنیا لە ئێران بەڵکو لە ناوچەکە و لە دنیادا و موژدەبەخشی داهاتوویەکی درۆشاوەیە بۆ سەرجەم مرۆڤایەتی. 8 مارسی 2023 بە پشتبەستن بە شۆڕشی ژینا و کاریگەریە جیهانیەکانی دەتوانێت لە هەمان کاتدا ڕۆژی بەرزکردنەوەی ئاڵای خەبات دژ بە نایەکسانی جنسیەتی لە سەرتاسەری دنیادا بێت. ڕۆژێکی ورەبەخش بێت بۆ ژنانی گیرۆدەی دەستی تاڵبان لە ئەفغانستان، لە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوڕاست و قارەی ئافریقا کە پڕە لە فەرهەنگی مەسەبی پیاوسالاری و دژی ژن. پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز دەتوانن و پێویستە دەست لە نێو دەستی یەک لە دژی فەرهەنگ و یاسای دژە ژن و پیاوسالار، لە دژی شەڕ و بنیادگەرایی مەسهەبی، لە دژی ئاپاردایەتی جنسیەتی بۆ دفاع لە شۆڕشی ئێران تا گەیشتن بە مافەکانیان درێژە بە خەباتێکی شێلگیرانە بدەن. لە 8 مارسی ئەمساڵ ڕۆژی جیهانی ژندا پێویستە کە خیابان و مەیدانی شارەکان لە دنیا و لە ژێر کاریگەری ئەم شۆڕشەی ئیستادا لە ئێران ڕنگوبۆنێکی ژنانەتری بەخۆیەوە گرتووە بکەنە گۆڕەپانی خەبات و ناڕزایەتی دەربڕین. لەم ڕۆژەدا پێویستە ئەرتەشی ملیۆنی ژنان و پیاوانی کرێکار، ئینسانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکان، کۆمونیست و سوسیالیستەکان بە ئامادەبوون و لە ڕیزی یەکگرتوودا دەنگی ناڕزایەتی خۆیان لە دژی نظامی پڕ لە هەڵاواردنی سەرمایەداری و لە سەرۆیانەوە شەڕی کۆنەپەرستانە و ئیمپریالیستی لە ئوکراین، کوشتاری خەڵکی بێدفاع و مافخواز لە ئێران بانگەواز بکەن و مژدەدەری دنیایەکی دوور لە شەڕ و کوشتار، ستەم و سەرکوب دنیای سوسیالیزم بن کە ڕزگاری ژن تێدایە یەکێک لە پێشمەرجەکانی ڕزگاری بوونی کۆمەڵگایە. ئەمە تەنیا ئاواتێکی شیرینی دووردەست نییە، بەڵکو پێشمەرجەکانی وەدیهاتنی لە دنیای ئەمڕۆدا فراهەم بووە. ئێمە دڵنیاین کە ژنانی ستەم لێکراوی ئێران کە لەم دەورەیەدا بوون بە پێشەنگی بەدی دێنن. جارێکی تر 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ پیرۆز بێت. کومیتەی ناوەندی کۆمەڵە 8 مارسی 2023 حەڤەی ڕەشەمەی 1401. ئازیزان سڵاوێکی بڵێ هاتینەوە خزمەتی بینەرانی خۆشەویست، سڵاوتان لێ بێتەوە دووبارە بۆ بینەرە خۆشەویستانەیە کە ئێستا هاتوودەتە واتە تمشای بەرنامەکەمانەکەن. هاوڕێی گۆڵناس کۆمەڵێ پەیامی پیرۆزباییمان بۆ هاتووە. پیرۆزبایی ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنیان کردووە لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز. کەسێکی خۆشەویست کۆمەڵی ڤیدیۆی بۆمان هەناردووە و هەروەها لە مەسەنجریش کۆمەڵی پەیام هاتووە
بەهۆی کەمی کاتەوە چون ئێمە میوانانی زۆرمان لەسەر هێڵن هاوڕێ گۆڵناز میوانەکان داوات بکەین ئەگەر کاتمان بوو بەسەر چاو حتمما داوایان کردووە کە پەیامەکانیان بخوێنینەوە بەسەر چاو ئەیخوێنینەوە بەس با میوانەکانمان بانکەین چۆن ماوەیەکی توولانیە میوانەکانمان لەسەر هێڵن بەسەر چاو پەیامەکانیشتان دەخوێنینەوە ئەگەر هاوڕێیانی بەخشی فەنی حاضر بن هاوڕێ گۆڵناز با هاوڕێ ڕۆیا مەحمودی داوت بکەین هاوڕێ ڕۆیاگان سلااو لێبێت زۆر سپاس کە بەشدارن لە نێوان بەرنمەیە هاوڕێ ڕۆیا ساینی بڵێ دەم مایکەکەتان بەسراوە هاوڕێ ڕۆیادەنگتان نابیستنیەگە مایکەکەتان باسکەن بەداخەوە زەنگتانمان نییە هاوڕێ ڕۆیا پێم وا بێ میکەکەتان دەستکاری کردووە با بڕۆینە لای هاوڕێکی ترمان هەتاکو هاوڕێ ڕۆیا هاوڕێ گوڵناز فەرمونون ئێوە بەڵێ لەم بەشەدا هاوڕێ کەریمی ئەمانیمان لەگەڵا چاوی کە هاوڕێ ڕۆیا کێشەی فەنی کێشەی تکنیکەکەی حەلەکات و دێتەوە لامان هاوڕێ کەریم بێرینە سەر هێڵ هاوڕێ کەریمە و کاتت باش و بەخێربی بۆم بەرنمەیە سڵاو کاتەی ئێوەش باش هیوادارم کە ماندوو نەبن دەستان خۆش بێ بۆ بەرنامە تایبەتە سەرەتا من پیرۆزبایی خۆم بە بۆنەی 8 مارس ئاراستەی ئێوە و هەموو هاوڕێیانی پشت سەحنە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەکەم هەروەها ئەم ڕۆژە تایبەتە پیرۆز دەکەم لە سەرجەم ژنان و پیاوانی ئازادی خواست لە کوردستان لە ئێران و لە هەموو گۆشە و کەناری ئەم دنیایەکە هەن پێم خۆشە لەو ماوە کورتەدا بدەلیلەوەی کە دەزانم ماوەی بەرنامەکەتان هەڵگری ئەوە نییە کە پرسیار بکەن من پێم خۆشە هەر لە دەستپێکدا پەیامی خۆم سەبارەت بەم ڕۆژە ئاراستە بکەم وتم 8 مارس ڕۆژێکی تایبەتە هەروەکو هەمیشە تایبەت بووە بەڵام تایبەتی 8 مارسی ئەمساڵ بە چەند قاد ئەوتۆترەوە چەندین تایبەتی تر خاڵی تایبەتی تر لە خۆ دەگرێت ئەمڕۆ ئەگە هەڵە نەبم 6 مانگ و ڕۆژێک لە دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی دوای مەرجی ژینا دەگوزارێت ئەم شۆڕشە بە تایبەت لێک هەڵپێکانی لەگەڵ ئەم بۆنێواتە ڕۆژی 8 مارس مانایەکی زۆر تایبەتی بە خەباتی دێرینەی ژنان لە هەموو بەشەکاندا هەر لە سەرەتای دەستپێکی خەباتی ژنان لە دەیان ساڵ و بگرێت لە شاید 100 ساڵەوە پێشەوە لە پێناو ماف و بەدەستهێنانی کەرامەتی خۆیان جێگە و پێگەی خۆیان شرایطی کار و ژیان و حەقی ڕێی خۆیاندا ئەم 8 مارسە لەگەڵ شۆڕشی ژن ژیان ئازادی جۆرێک لێک هەڵپێکراوە کە هەموو ئەو محتەویاتانە هەموو ئەو ناوەرۆکانە هەموو ئەو ویست و خواستانەی کە چەندین ساڵە ژن لە پێناویدا خەبات دەکات لە خۆ دەگرێەوە هەمووی مەخاتب قەرارداوە لە پێناوە هەموویدا زۆر جەسوورانە زۆر خەباتکارانە خۆیان نیشاندا بە تایبەت لەم خیزەشەدا تایبەتمەندی ئەم ڕۆژە یا ئاخێزەکە ئەگە بڵێن ئەوەی کە لە پەیامەکەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵدا باسی کرا زۆر پراوپەڕ بوو بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت ئەوە بزانین کە جیاواز لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە ئەگەر ڕۆژەکانی 8 مارس لە ساڵانی ڕابردوو لە بۆنەکانی دیکەدا جۆرێک مەفهومێکی تەنیا ئەوە بوو کە ژن لە پێناو مافی ژندا خەبات دەکاوە تەنیا داواکاری مافی ژن دەکات بەڵام لەم 8 مارسەوە لەم بۆنەیەدا و لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا خواستی ژن زۆر فراتر لەوە چووە زیاتر لە مافی ژن وەکو ژن لە دژی چەوسانەوەی ژن لە دژی ستەمەکان لە دژی ژن وەکو جنسیەتێک کۆمەڵێک داواکاری دیکەی خستەر و وەکتەوە ئەو داواکاریانە شاملی هەموو ئەو ویست و خواستانە دەبێت کە لە تووری زمانی گوزەشتەدا لە دەیان ساڵی ڕابردوودا چ لەلایەن پیاوانی ئازادی خواز و چەپ و کۆمونیست ڕێکخراوە چەپەکان ژنانی ئازادی خواز ژنانی بەرابەری تەڵەب هەوڵی بۆ دراوە لەم شۆڕشەدا هەموو ئەوانە تەرکیزیان کراوەتە سەرەوە هەموو ئەو ئاراستەیەی لە خۆگرتووە ئەگەر لە ڕابردوودا وتم تەنیا
بۆنەیەک بوو بۆ یادکردنەوە لە 8 مارس لە مێژوویە کە 8 مارسی پێ و ناودێر دەکرێت بەڵام شۆڕشی ژینە حرەکەتێک تەکانێکیدا بەم مێژووە کە ڕەنگە ئەم حرەکەتە یا ئەم نقطە عەتفە لە مێژووی هەم 8 مارس و هەم خەباتی ژنجیان ئازادیدا لە مێژوودا تۆمار دەکرێت دەمێنێتەوە وەکو نقطە عەتفێک. لایەنەکانی خەباتی ژینە ئەوەندە بەربڵاو بوو کە نەک هەر لە چوارچێوەی کوردستان لە چوارچێوەی ئێراندا بەڵکو سنوورەکانی بەزان بەڵکو دنیای خستە ژێر کاریگەری خۆیەوە، تەنانەت جیاواز لە بیرروڕای گشتی بیرروڕای ئازادی خواز لە سەرحی دنیادا دەسەڵاتە ڕاژەوەکان سیاست مەدارە ڕاست و لێبرالەکانی یا بێدەنگ کرد یا لە ئاستێکدا هێنا سەرخەت کە مەجبور بوون پشتیوانی لێ بکەن. ئەوە بەو مانایە بوو کە شۆڕشی ژنجیان ئازادی ئەوەندە پڕمەفهوم و پڕمەحتەوا و ڕادیکاڵە کە ناتوانین لە بەرابەریدا بێتەفاوت بن. یەکێک لە تایبەتمەندیەکانی تری ئەوەیە کە وەختێک دەست پێ دەکا ئەم شۆڕشە جیهانی دەبێتەوە هۆکارەکەی ئەوەیە کە هەر وەکو وتم دەرد و مەرجی ژن ئازاری ژن ستەمەکان لەسەر ژن تەنیا لە ئێران و لە ژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامیدا خۆراسە نابێتەوە بەڵکە لە هەموو دنیا و بەڵکە حتا لە وڵاتە پێشکەوتەکان کە ئێستا مدعی دموکراسی و جۆرێک حەق و مافێکی زاهری و ڕواڵەتی بەژندراوە لەو وڵاتانەش ژنان زۆرترین کاردانەوەیان هەیە بۆ پشتیوانی چون ئەم بەتایبەت دروشمی ژنجیان ئازادی دەبێتە وێردی سەرزمان چون جۆرێک بەیان حاڵی ئەوانە شرایطی ئەوان بەیان دەکاوە ئەوان تەنانەت لە وڵاتانەش بە هەموو مافەکانی خۆیان نەگەیشتونوە ئەو دروشمە خۆیانی تێدا دەبینەوە ستەمەکانی خۆیانی تێدا دەبینەوە. هەر بۆیە ئەگەر لە ئێران ئەم حرەکەتە دەستی پێ کردووە بەڵام جۆرێک ئومێدێکی بەخشیوە نورێک ڕۆشنایەکی بەخشیوە بە هەموو ژنان هەموو پیاوانی ئازادی خواز لە ئاستێکی بەرینتر لە ئێران و بگرێت لە زۆربەی نکاتی دنیادا بۆ ئەوەی کە ئەم حرەکەتە لە ڕادیکالبوونی خۆیدا و لە بەسەرنجام گەیشتنی خۆیدا دەتوانێت مێژوو ئەسڵەن مێژووی ژن گە و پێگەی ژن بە شێوەیەکی دیاریکراو لە ئاستی دنیادا بەرەتە خۆناغێکی دیکەوە ئەسەن فەرهەنگ و دابوونەریتی زۆرێک لە کۆمەڵگەکان کۆمەڵگە پیاو سالارەکان مەزهەب تعریفێک لە میلیەت ستەم لە ستەمی جنسیەتی نەتەوایەتی هەموو ئەوانە بە جۆرێک دەباتە ژێر پرسیار کە هەمووی ئەو چاوەڕوانیان کە لەم خەباتە دەکرێت لەم ئاخێزە دەکرێتەوە 8 مارسی ئەم ساڵ لەو کۆناغەدا دەست پێ دەکات لەو ڕۆژەدا لەو زەمینەیەدا ئێمە جێژن دەگرین یا یاد دەکەینەوە کە هەموو ئەم کاریگەریانەی شۆڕشی ژنجیان ئازادی دەتوانێت ئەو پەیامانە بێکە لە داهاتوودا لە سەرنجامی بەسەرکەوتن گەیاندنیدا نەک هەر ئێران بەڵکو پەیامێکی ئاشتی و هێمنایەتی و گەیشتن بە کۆمەلگایەکی شیاوی ژیانی ئینسانی بە دنیا دەداوە هەر بۆیەش باستا بوو کاردانەوەیەکی جیهانی بەخۆی گرتووە. من لە کۆتاییدا جارێکی دیکە ئەم ڕۆژە دووبارە بە ئێوە بە هەموو ڕفێقەکانی پشتسەحنەی تەلەڤیزیۆن و بە هەموو تێکاران و زەحمەتکێشان و ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە هەر کوێیەکە هەن پیرۆزبایی دەکەم و هیوای سەرکەوتنی بۆ ئێوە دەخواست. زۆر سپاس هاوڕێکەریم بۆ بەشداریت. هاوڕێ چاوان ئەگەر لەسەر ئیزنتان بەڵێ هاوڕێ گوڵناس هاوڕێ ڕۆیابان پێێنەوە بزانین ئێستا دەنگیان هێت هاوڕێ ڕۆیا ئەگەر لەسەر هێڵبن هاوڕێ ڕۆیا دەنگمانە بیستن بەڵێ من دەنگی وایە بیستمەوە دەنگ منە بیستن بەڵێ دەنگی ئێوەش دێت بۆ ئێمە بەستۆ زێخشەخشی هەیە هیوادارم ئەوەیش بەرتەرەف بێ. هاوڕێ ڕۆیا ئەگەر بتانەوەی پەیامی خۆتان وەکو پێشمەرگێکی دیرین و خۆشەویستی کۆمەڵە کە ماوەیەکی توولانیە وەکو چالاکێکی بواری ژینان پەیامی خۆتان بۆ 8 مارسی ئەمساڵ کە بۆنێکی جیاوازترە لە ساڵەکانی پێشووتر بگەێنن چی دەبێت؟ ئسلامەیە لە خەمەت ئێوە جێگەی ئەوەسەک پیرۆزبایی بژم هەم بە ئێوە هەم دواوی ژنان و پیاوانی ئازادی خوازی کوردستان
و ڕفیقە پێشمەرگەکانم کە ڕۆژانە بە هەموو کارێک بە تواوی ئەو مشکلاتەوە کە هەیەە بەرحاڵ زەحمەتێکێشن و کارەکەن. پەیامی من فرە جیاوازی نیە لەو ڕفیقەکانتر لەو میێوانەکانترتانوە پەیامیان هەناردەوانن تەنها پەیامێکم هەیە کە بڵم ژنانی ئێران بە تۆری کولی ئەمڕا تەنهانی ئەمڕا تواوی ژنانی وختە هاوساکانیان بەهەرحاڵ وڵاتە هاوسایەکانیان ئینسانگەری ئازادی خوای دەرەوەی وڵات گشتیان پشتیوانیە بکەن بەهەرحاڵ چاوەنتەزارن کە هەرچێ زووتر بەهەرحاڵ ئەم ڕژیمە بڕمگێت و ئازادی و سەرفەرازی بێرێ بۆ مەملەکەت و مردم مەخسوسەن ژنان لە بەندی ئەسارەتی جنسی و ملیەتی و هەموو شتێک ڕەهابن و بتوانن شان بەشان پیاوان نقطە بە یەکە و لە ژیان لە جامعەیەکی ئازاد و سەرفەرازە ژیان کەن. اتفاقا گەرەکمە یەک گزارشێکی بچکەڵانینە بەم ئەمڕۆکە من لە شاری ئەسکیستونا لە سوئێدا بەرنامەیەکم بوو بە سەرفەرازیەوەشە بیژم جەماعەتێکی زۆر لێرا بوون مەخسوسەن جەماعەتێکی دانش ئاموز کە لە دەبیرستانەوە هاتون کولەن گوێچکە بن مەخسوسەن ئەم چەند ڕۆژیژە کە بەداخەوە دەوڵەتی جمهوری ئیسلامی وەختە ئەوە بۆ حاڵەتە فرێک لە مەدرسەکانی حملەی کردێ بە مەدرسەکان بە گازی شیمیاییەوە کە بەقاترەوە ئەو کچانە جوانگە لە نەدێتە ماڵەوە بەنۆعێک دەرسیان پێبا کە ئێوە نەحەقتانێ بنە بانەکان هاتوون گوێچکەیان دا و بە سوپەنڕانی کە من لێرا بوو ئەکسەرەنی ژیان بە هەرحاڵ فقط بەخاترەوە هاتوون کە بزانن وەزعیەتی ئێران وەزعیەتی ژنانی ئێران لە چۆنە و چاکرگێ و چۆن ئەم خەباتە ئەوە نەبەرەوە و دەستاوەردەکانیان چییە وەخت دوای ئەوە دانێ لە معانمەکانیان باسی کردو بۆ ئەوانەوە کە لێرە دەست بەرحاڵ بەرنامە ئێرە بینەوەن داوایان کردو کە فرەتر من بتوانم لە ڕۆژێترا تایبەتەن لەسەر مەسئلەی کچانی مەدارس کە بۆ تووشی ئەو حملەی شیمیایە بوون ترسی جمهوری ئیسلامی چیە لەوەوانە تایبەتەن ڕم بۆ لایەن و قسەیان دەکاکەم من پەیامی من ئەوەیە بە تواوی ژنان و کچانی کوردستان کە ئێوە تەنهانی ئێوە فرەتر لە هەموو وەختێک زەحمەتتان کێشاگە مبارزەتان کردگە بە سەختی بە تواوی ئەو فشاگەلەوە جمهوری ئیسلامی وەردێ سەری لە عەرزی ئەم 43 ساڵە ئێوە نیشانتاندا کە مقاومەتتان هەست ئامادەن لە هەر لەحزەیەکە لە هەر جەرەقەیەکە بێنە دەرەوە و داوای حەق و حقوقی خۆتان بکەن. من تەنها پەیامم ئەوەسەکە ئەم مبارزەتانە ئومیدوارم بە هەرچێ زووتر دەستاوەردەکانتان بە پیرۆزی بگەیت و ئارزوی ئەومە هەست کە گشتمان بە یەکە و شان بەشانی یەکتەک برا و کەسوکارەکانمان کە ئازادی خوازن شان بەشانمان کارەکەن زەحمەتی کێشن بە هەرحاڵ بە نەتیجێ گەێنین. زۆر زۆر پیرۆزبایێژم بە تواوی بنەماڵەی شەیدەکان و ئەوانەوە هەان لە زیندانەکانە کە بە تواوی ئەو مشکلات و ناڕەحەتی و دڵتەنگی و دڵتەزیێنیانە بازم استقامت لە خۆیان نیشانان بازم هانە ناو قیابانەکانە بازم دەنگیان دلێرە بۆ مبارزەی مەسایلی ژنان لە ئەرسەی جامعە و ئارزومانەوەسەکە ژیانێکی پڕ لە درەخشان لە بەبەردمی ئێران و مەخسوسەن کوردستان بگەیت بە هەرچێ زووتر ئارزوی موافقی و سڵامەتیەکەم بڵێ زۆر سپاس هاوڕێ ڕۆیا بۆ بەشداریتان یەک دنیا مەمنون لە ئێوە تەشەکر لە گشتان بازم تەبریکەیژم بە ئێوە مادونەبیتان پێژم زۆر سپاس کە داوەتمتان کرد مەمنونم زۆر سپاس بۆ هاوڕێ ڕۆیای خۆشەویست کە بەشدار بوو هاوڕێ چاوان ئەگەر هاوڕابی لێرە شارێکی کورت هەیە شاعر نین بەڵام ئەمشەو ئەبێ شاری جوان بخەینەوە بۆ بینەرانی خۆشەویست و ئەو کەسانێک کە ئێستا تۆشامانەکەن ئێوارەیە و گوڵەکان باوش بۆ پەپولەکان دەکەنەوە تۆش خەیاڵ بەرەو عشقێکی ون بوو دەتباتەوە ئێوارەیە و زەردەی خۆر دەبێتە میوانی عاشقەکان تۆش پرچی زەردت بۆ چاوەکانم دەکەیتە میوان ئێوارەیە و دەریا تینۆی دڵۆپە ئاوی بارانێکە دڵی منیش چاوەڕۆی تونکە فرمێسکێکی خۆشەویستی تۆیە ئێوارەیە و ئاسمان چاوەڕێی هەڵاتنی مانگە
منیش چاوەڕێی دیداری جوانی تۆم بەم شەوە درەنگە ئێوارەیە و باخەکان چاوەڕوانی جێی جوانی تۆ دەکەن منیش لێوەکانم چاوەڕوانی ماچێکی گۆناکانت دەکەن ئێوارەیە و باڵندەکان بەرەولانەکانیان دەفڕن دڵ و خەیاڵ و چاوەکانی منیش بەرەو لای تۆ هەنگاودەن دەستخۆش هاوڕێ گوڵناز هیوادارم بینەرانیش بەدڵیان بوو بێت هاوڕێ گوڵناز ڕێپۆرتاژێک هەیە بەڵام پێشەوە با بڕۆینە لای هاوڕێ ڕەزا ماوەیەکی زۆرە مەحتەلە ئەگەر هاوڕێیانی هاوکارم حازر بن هاوڕێ ڕەزا بێنە سەر خەت هاوڕێ ڕەزا سلااوت لێبێت سلااو لێبێ هاوڕێ چاوانی خۆشەویست هەم بوو تۆ هەم بۆ هاوڕێ گوڵناز بە تەواوی هاوڕێیانی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەو کاتتان باشمان بینم بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕەزا ئەگەر هاوڕێیانمان لەوێ دیارەکە خۆپشاندانەکانی هەشتی مارس بەڕەقمیەوە کە اختلافی سەعاتمان هەیە ئێستا لەوێ بەردەوامان ئێوە خۆتان لەنا خۆپشاندانەکان ناخەزووتان هەست ئێوە خۆتان پەیامتان بۆ هەشتی مارس چییە و ئەگەر هاوڕێشمان لەوێ حازر بوون ئەوانی بەشدار بن زۆر سپاس بۆیەوە هاوڕێ چاوان من پێشەکی هەشتی مارس ڕۆژی جیهانیژن بە هەموو بە ئێوە ئازیز و بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە هەموو ژنانی ئازادیخوازی کوردستان ئێران و تەواوی ژیان پیرۆزبایی ئەڵێن هیوادارم هەنگاوەکانمان بەرەو پێش بچێتە بەرەو نەتیجەتەن بگاتە سەرکەوتنی یەکجارێتی بەدەست زۆڵم و زۆری سەرمایەداری بە تایبەت ڕژیمی هاری جمهوری ئیسلامی هەرو کاگەدارن ئێستا لە ئۆسلۆ خۆپیشاندان وەکو سنەتی هەموو ساڵێک ڕێپێوانی ڕۆژی هەشتی مارس ڕێزگرتن لە هەشتی مارس لایەن ئەحزاب و گروە چ نۆروێژی چە ئێرانی چ کورد چە هەموو دنیا لێرە بەرقەرارە هاوڕێیانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانیش وەکو هەموو ساڵێک بە گڕوتینێکی دووبارە و زیاتر لە جاران بەهۆی ئەوەی کە شۆڕشی ژینە هەستێکی تایبەتی لەناو دڵی هەمومان هەڵفراندووە لێرە حەزوریانەیە جاگەرەوە موافق بە نەتوانی یەک لە ڕفێقەکان مستەحەبێت بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕەزا هەرکەم لە ڕفێقەکانمان لەوێ حازرن ئەگەر بێنە سەر هێڵ و ئێمە لەگەڵیان بەسەر چاوە من ئەگەر ئیجازە بن لایەن بەسەر چانتە من لیان دوور کەوتمەتەوە زۆر باش ئەگەر بتوانین هاوڕێ جەمیلە کا هاوڕێ جەمیلە بەڕێ هاوڕێ جەمیلە ئازادی هاوڕێ گوڵناز هاوڕێ جەمیلە ئازادی چاوەکە هاوڕێ جەمیلە ئامادە بێت تۆ دەتوانی شارێک بخوێنیتەوە بۆ ئەوەی کە هاوڕێ ڕەزای هاوڕێ جەمیلە ئامادە بەڵێ هاوڕێ ڕەزا ئەوە هاوڕێ جەمیلە حازرە لێرە بەڵێ زۆر سپاس هاوڕێ جەمیلە سڵاوت لێبێت ئەگەر جەنگیان مابیستی سڵاوت لێبێت و زۆر سپاس کە بەشدارن لە بەرنامەی تایبەت بە هەشتی مارس لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە چەندەن هەیە زۆر کزە ئەگەر تۆ نزیک تۆنەوەکە لە جەنگتان بکنەقین بەڵێ بەڵێ بفەرمونون ئێوە بۆ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس دەکەم بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیەتان ڕۆژی هەشتی مارسە لێرە خەڵکێکی زۆر کۆبوونەتەوانێ لێرە خەڵکێکی زۆر کۆبوونەتەوانێ بۆەوە بەقەولێ ڕۆژی هەشتی مارس توێژن بگیرن بەڵام من پێم وە هەیە ئەلبەتە پیرۆزبای هەشتی مارس دەڵێم بە تەواوی ژنانی ئێران و کوردستان و تەواوی دنیا بە تایبەتی من پێم وابێ هەشتی مارسی ئەسا زۆر تایبەتیە بە تایبەتی ئەوە کە شۆڕشێکی ژنانە لە ئێران سەری هەڵداوە و من پێم وابێ هەشتی مارس ئەبێ ئێمە ڕۆژانە بیگرین بەرامبەر بە زوڵم و زۆرێک لە ئێمە ئەکرێ بە تایبەت قشتی ژنان کە زوڵمێکی زۆر لێگرێ هەم لە نەزەر هەم لە تەرەف سیستمی پیاوسالاریەوەوانە هەم لە تەرەف سیستمی جمهوری ئیسلامیەوە کە سیستمەکەی کاملەن پیاوسالاریە ئێمە ئەبێ هەموو سعاتەکانمان هەشتی مارسێ نەک لە ساڵا فەقەت یەک ڕۆژ بێتەوەوانە تایبەتمەندی هەشتی مارس ئەمڕۆکە ئەوەیە کە جمهوری ئیسلامی زۆر ترسی لە هەشتی مارس بە زیندانی کردن و شکنجەکردنی جوانەکان و بە تایبەت کچان تێری بەقەولێ وازی نەهێنا هاتە سەر ئەوە کە ژنان و کچان بەسەرکە لە مەدارسەکانە کە
ئەم ڕۆژە لی ترسا بوو 8 مارسکە ڕۆژێکە بێت ئەبێتە ڕۆژێکی پرسکۆل لە ناو چونکی لە شۆڕشی ناترساوە چونکی شۆڕش ئەم شۆڕشەی ئێران بەتایبەت هێزی ژنان بەڕێ هاوڕێ جەمیلە هاوڕێ جەمیلە بەداخەوە ئێمە دەنگی ئێوەتە ئەومان بە تۆری واجەخینەوەتە دەنگەکانتان پێی وانە ئەمە ئەوەی شایەقینەوە ڕەپۆرتاژی تر بڵاو ئەەکەینەوە دینەوە خزمەتان دووبارە دایەوە کێشە دەنگەکان زۆر چاک زۆر چاک داوای لێپردن نابینەران هاوڕێ گۆڵناز لەسەر ئیزنتان ئەم شارە بخوێنینەوە و جا بڕۆینە سەر ڕەپۆرتاژەکەمان. زۆر باش. بەڵێ بم شارەوە خێڵی تفەنگ بەدواوە من لە نێو باخی گشتی شارجا دڵخوازەکەم ماچ کردووە. بم شارەوە خێڵی جنێو بەردواوە من لەسەر شەقامێکی گشتی لەگەڵ کچێک چاوێک سەمامان کردووە. بم شارەوە خێڵی نەفرەت بۆم دەگەڕێن دەڵێن ئای بە هەتا ئێستا لەسەر ماچ لەسەر ئازادی لەسەر خەیاڵ و گۆرانی لەسەر باڵ و لەسەر فڕین لەسەر خۆشەویستی و جوانی هیچ ژنێکت نەکردووە. بەڵێ هاوڕێ چاوان ئەگەر هاوڕێیانی هاوکارمان لە بەشی تکنیک ئامادە بن ئەو راپۆرتێکی ئێوە لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگە ئامادەتان کردووە بە بۆ بینەرانمان بڵاویکەنەوە. هاوڕێیانی هاوکارمان با بفەرموون. بەڵێ خۆشەویستان لە خزمەتی هاوڕێچرۆ ئەحمەدین هاوڕێچرۆ سڵاو لێبێت و بفەرمونون پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ سڵاوتان لێبێ من بەنۆبەی خۆم پیرۆزبایی مە 8 مارس ڕۆژی جیهانی ژن بە تەواوی خەڵکی کوردستان و هەروەها تەواوی دایکان و خۆشکانی جیهان دەکەم و هیوادارم شۆڕشی ژینە بۆ بە درۆشمێ بۆ ڕۆخانی ڕژیمی جنایەتکار و فاسدی ئێران و بژی ژن ژیان ئازادی. زۆر سپاس. بەڵێ لە خزمەتی هاوڕێ عەلین هاوڕێ عەلی سۆڵە هاوڕێ عەلی زۆر سپاس پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ زۆر سپاس بۆیەوە پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن پیرۆز بێت لە هەمووتان پیرۆز بێت لە ژنان هیوادارم ئیدامە بە مبارزە و بە هەموو تواناییەکی خۆیان بن. هاوڕێ عەلی بۆچی گرنگە 8 مارسی ئەمساڵ هەرچی باش کۆتر بەڕێوە بچێت؟ 8 مارس ئەوە نمونونەکەی بوو لە ئێرانە دیمان ئەکسەری ژنان هاتنە سەرجادە و بەحاڵ دەستیاندا مەرزە بەرعەلی جمهوری ئیسلامی و من هیوادارم بەرەبە و احتراز و مەبارزەی خۆیانە بن هیوادارم هەموو ژنان لە هەرکوێ ئەم دنیایان سەرکەوتوو. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش زەحمەتان کەش. بەڵێ لە خزمەتی هاوڕێ لوقمان یوسفین هاوڕێ لوقمان سڵاوت لێبێت و پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ سڵاو لە ئێوەش دەستخۆشیتان لێکەم بۆ دەرفەتە بۆ ئێمەتان لە قسانکە توانین لەم ڕۆژە کە ڕۆژی 8 مارسە ڕۆژی جیهانی ژن پەیامی پیرۆزبایی خۆمان بە هەموو ئینسانهایەکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بگەێنین و هیوادارم ئەم ڕۆژە بێ بە هەوێنێک بۆەوەی کە هەرچی زۆرتر ژنان بێنە عەرسەوە بۆ بەدیهێنانی مافەکانی خۆیان و پشت بە پشتی پیاوان دەست لە ناو دەستی یەک بتوانین کارێکی وا بکەین کە کۆمەڵگایەکی ئازاد و بەرابەرمان بێ دوور لە هەر چەشنە چەوسانەوە و هەڵاواردنێک. زۆر سپاس هاوڕێ لوقمان بۆچی 8 مارسی ئەمساڵ ئەبێ مەراسمەکانی هەرچی باش کۆتر و بەڕێوە بشێت؟ هەروە کە خۆتان ئاگادارن ماوەی حدوداً 6 مانگە شۆڕشێک کە بە شەهیدبوونی ژینا ئەمینی دەستی پێکرد لە ئێران و بەتایبەت لە کوردستانە لە جەریانایە و بەڕێوەیە سەردەمداری ئەو شۆڕشە
هیچ کە ژی ناشەید بوو لێ ژنان حزورێکی زۆر فعال و پڕەنگیان بوو بۆیە پەیامی من ئەوەیە کە ئەو ڕۆژە ئەم ڕۆژانە کارێکی وا بکەین ینی بە حزوری هەرچی زیاتری ژنان لە ناو ئەرسەی سوزام چالاکی و چوزان بارحاڵ خۆ پیشاندان و هاتنە سەر سەحنا کارێکی وا بکەین ئەم شۆڕشە بە سەمەر بگەێنین کە شۆڕشی ژن ژیان ئازادیە. زۆر سپاس. سپاس بۆ ئەوەی دەستان خۆش بێ ماندوو نەبن. زۆر سپاس. بەڵێ لە خزمەتی هاوڕێ ڕەسوول باخچین هاوڕێ ڕەسوول سڵاوت لێبێت و پێمان بڵێ کە پەیامت بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ هەورە چاوان بەخێر بێن سەر چاومان سڵاو لە ئێوەش و لە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە تیڤی لە دەسەندەرکارانی ئەو تەلەڤیزیۆنەش ماندوو نەبن هەمووتان دەستاتان خۆش بێ. من بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی 8 مارس لە هەموو ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب و هەموو پیاوانی بەرابەری تەڵەبەکەم یعنی لە هەموو پیاوان و ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکەم. ئەم ڕۆژە 8 مارسی ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بە بۆنەی ژیانبەختکردنی ژینای ئەمینیەوە کە ناسراوە بە شۆڕشی ژینای ئەمینی. ئەو شۆڕشە لە ئێرانە کە دەستی پێکردووە ژن ژیان ئازادی ئەوە شعارێکە کە واقعاً جێگای خۆیەتی ینی جێگا خۆبوونەکەیشی ئەوەیە کە ئەو ژن ژیان ئازادیە معنای ئەوەیە ژن پێشقەدەمی شۆڕشەکە بووە. ژنان هاتوونەتە ناو دەستەندەرکاری شۆڕشەکەش بوون کە پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبیش پشتیوانیان کردو و بە هەمووی کۆمەڵانی خەڵکو هاتوونەتە مەیدان بە هەموو جیاواز و ئەوەی کە بیر و بۆچوونیان چۆن بووە هەموو هاتوون ئەو شۆڕشەیان کردووە. جا هەر ببوونەوە جێی خۆیەتی کە ئەلعانەکە قەدردانی بکەین لە 44 ساڵ مەبارەزەی ژنانی کوردستان کە لە ناو ڕیزی هێزی پێشمەرگایە کە کۆمەڵە پێشەنگی ئەو شۆڕشە بووە پێشەنگی ئەو مەبارەزە بووە کە لە 1960 بۆ ئەوڵین بار ژنانی هەنا ڕیزی خەبات و شۆڕش و یەکەم هێز بووە کە ژنی چەکدارۆ کرد. ژنان هاتن چەکدارە بوون و داوای مافی خۆیان و خلاصە لە ناو ئاشپەزخانە و ماڵەکان هاتنە دەرەوە داوای ئازادی و بەرابەریان کرد. جا هەر بۆ بۆنەوە 8 مارس بەلای هەموو کەسێک و پیرۆزە و پیرۆز بێ بازم لە 8 مارس لە هەموو ژنان و لە هەموو پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب و ئەم جوولە لە ئێوەش زۆر سپاس بینەرانی تەلەڤیزیۆنی ئێوەش زۆر سپاس. بەڵێ لە خزمەتی هاوڕێ بارزان محەممەدی یەکێکی دیکە لە پێشمەرگەکانی کۆمەڵین هاوڕێ بارزان سلااوت لێبێت و پەیامتان بۆ ڕۆژی 8 مارسی ئەمساڵ کە لە بارودۆخێکی زۆر زۆر تایبەتە بەڕێواشێت ئەویش بەڕێقمی شۆڕشی ژن ژیان ئازادی چییە؟ سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ بەنامە جوانەکەتان. لێرەوە من پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو ژنانی جیهان و ئێران و کوردستان دەکەم و هیوادارم ئەو شۆڕشەی ژینا ئەمینی کە دەوامە هەر پڕشکۆتر بێ هەر بەردەوام بێ بۆ ڕوخاندنی ڕژێمێکی دەڕەندەی وەکو جمهوری ئیسلامی و هیوادارم کە ژنان بە بەشداربوونی خۆیان لە تەظاهرات و لە خیابان و لە ئەوەی کە دەنگی خۆیان بگەینن بە جیهان و بتوانن حەقی خۆیان لە ڕژیمێکی دەڕەندە وەکو جمهوری ئیسلامی بسێنن هیوادارم کە بتوانن هەر پڕشکۆتر بن بەردەوام بن لە شۆڕشی ژینە و بژی ژن ژیان ئازادی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە دەستخۆش. بەڵێ بینەرانی خۆشەویست لە خزمەتی یەکێک لە پێشمەرگەکانی کۆمەڵین بە ناوی کاک حەیدەر ئەفراسیا و کاک حەیدەر زۆر سپاس و پەیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ منیش بەنەوبەی خۆم سڵاو و ڕێزم هەیە بۆ هەمووتان ئێوەیش بەخێر بێن. پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنانی ماپخرا و خەباتکار و تێکۆشەری کوردستان پیرۆز بێت بە هیوای گەیشتن بە کۆمەلگایەکی یەکسان و بەرابەر دوور لە هەژێر دەستە و شەوسانەوەیک. زۆر سپاس. ماندوو نەبن دەستان خۆش بێت. بەڵێ
لە خزمەتی یەکێکی دیکە لە پێشمەرگەکانی کۆمەڵین بە ناوی هاوڕێ سەهەند وەهابیفەر. هاوڕێ سەهەند، پێیامتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ زۆر سپاس بۆیەوە و بە خەراتی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەگەین. منیش بەنەوەی خۆمەک و پێشمەرگەی کۆمەڵە وەکو ئینسانێکی ئازادی خواست ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە سەرجەم ژنانی ئێران و کوردستان کە دڵیان بۆ ئازادی و یەکسانی لە ئێدا پیرۆزبایی یەکەم و هیوادارم کە 8 مارسی ساڵی داهاتوو لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی ئاگری ئازادی لەگەڵ کچان و کوڕانی ئازادی خواست بەپا بکەیت. زۆر سپاس هاوڕێ سەهەند. 8 مارسی ئەمساڵ لە بارودۆخێکی زۆر تایبەتە بەڕێوەشێ بەڕێغمی شۆڕشی ژینە. پێتان وایە مەراسمەکانی ئەمساڵ ئەبێ لە چ بارودۆخێکە بەڕێوە بچێت؟ هەرو جۆرە کە خۆتان ئاگادارن لە ماوەی 5 مانگی ڕابردوودا کە شۆڕشێک دەستی پێ کردووە بەناو شۆڕشی ژینە کە ئینقلابێکی بەڕاستی ژنانەیە. هەرۆ جۆرە کە زانن مەحسا ئەمینی بەدەستی جەلادانی کۆماری ئیسلامی گیانی عزیزی لەدەستە. بە بڕوای من 8 مارسی ئیمساڵ ئەبێت هەرچێ باشکوورتر لە ساڵانی پێشتر بەڕێوە بچێت بۆ بۆنەیە کە شۆڕشی ژینە بەردەوامە و بەردەوامیش دەبێت و هیوادارم کە هەموو ژنانی ئازادی خواز لەژێر زوڵم و ستەمی ئەو حکوومەتە نجاتیان بێت و داواکاریم لە ئەو کچان و کوڕان و ئازادی خوازانی کوردستان و ئێران هەیە کە لەژێر هەست زوڵم و ستەمەکەن دریای کۆمەڵە بەڕووی ئەوانە بازەوە بە خێراتیان نەگەین. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو هاوڕێیانە کە بەشدار بوون لە نێو ڕێپۆرتاژەکەمانە. هاوڕێ گوڵناز، پێیام زۆرمان بۆ هاتیەوە گلەی کراوەکە بۆیە نایان خوێنەوە. یەکێک لە پەیامەکان چەند جار تەئەکید کراوە کە بیخوێنینەوە. هاوڕێکی زۆر خۆشەویست و بینەرمان لە سنەوە پیرۆزبای 8 مارسی کردووە لە ئێمە لە کارکۆنانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە ژنانی و پیاوانی ئازادی خواست. زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویست. بەڵێ زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست بۆ پەیامە جوانەکانیان. ئەگەر هاوڕێیانی هاوکارمان ئامادە بن ئێستاکەش هاوڕێ ڕەزامان لەگەڵە کە لە وڵاتی نۆروێژ خۆپیشاندانێکە بە بۆنەی 8 مارس یان واتەوەی بێژین ئاکسیۆنێکە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بەڕێوەچێت و لەوێ ئەنجامان و عزوی حزبی کۆمۆنیستی ئێران لەو ئاکسیۆنەدا بەشدارن. هاوڕێ ڕەزا بەخێر بێ دووارە سلااو لێبێ. زۆر سپاس ئێوە شەروە ئەم باشەوانە. بەڵێ زۆر باشەدەنەوەی باشە. ئەگەر بکرێ ئەو هاوڕیانەی کە ویستیان قسە بکەن لە ناو ئەم بەرنامە ڕاستەوخوا ئێوە دەتوان بیان تێنە. من ئێستا هاوڕێت جەماڵم لەگەڵا کاک سدیقی هاوڕێ خۆمانمان لەگەڵا. ئێوە پێش لە هەموو شتێک لەگەڵ کاک سدیق خەتوان قسە بکەن. کاک سدیق السلام عليكم. سلااو هاوڕێ سدیق، زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. سپاسانەکەم ئەم ڕۆژانە لێ پیرۆز دەکەم. ئومیدوارم کە بە شادی و بە کامرانی و بە سەرکەوتن بێت. ئەم ڕۆژە ڕۆژی ژن کە هەزاران هەزار ساڵە لە ژێر زوڵم و ستەم و کۆنەپەرستی و دواکەوتی و ئیمپریالیسم و سەرمایەداریە کە ئەچەوسکێتەوە. ئومیدوارم لەم ڕۆژە کە خۆی نەجات بدا بەدەست کۆنەپەرستی و دواکەوتی و استثمار و سەرمایەداری و زوڵم و ستەمەوە و ئارەزومەندم کە هیوادارم و ئومیدواریتم کە ژن ڕۆژ بە ڕۆژ لەم عەسرا لەم وەختا کە خۆی ناسیوەتەوە ڕوو بە حەقی سەرنوشتی خۆی وردە و قەدەم بە قەدەم ئەڕێتە پێشەوە و دووبارە پیرۆزباییتان پێ ئەڵێمە. ئومیدوارم هەر سەرکەوتوو بن و بژید ژیان ژن ژیان ئازادی بژید 8 مارس هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس هاوڕێ سدیق. هاوڕێکی دیکە پێم وا بێ هاوڕێ جەماڵمان ئەگەر لەگەڵا بێت. کا جەماڵەوە لای دەستمەوە ئەوە فەرموو. هاوڕێ جەماڵ ئەگەر ئێوە حاضر بن ئێوە پرسیارەکان جەماڵ بکەن. هاوڕێ جەماڵم کاتت باش پیرۆزبای 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ دەکەین. سلااو دەنگ هەیە؟ بەڵێ دەنگتان هەیە و فەرموو.
پیرۆزبایی هەشتی مارس لەوە کەم پیرۆزبایی هەشتی مارس دەتەوا و ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵە بەکەم هیوادارم هەشتی مارسی ئیمساڵ بەتایبەت بۆ ژنانی ڕۆژهەڵات و ژنانی کوردستان و ژنانی ئێران بێوە ڕۆژی سەرکەوتن دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بەرنامەکەتان جارێکی تریش پیرۆزباییتان لێ یەکەم. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕەزا ئەگەر هاوڕێ جەماڵ پەیامێکی هەیە با بفەرمێ دواتر ئەچنە لای میوانێکی دیکە و کەسێکی دیکە لەو کۆبوونەوەیە. پەیامی من هەرەوەیە هەشتی مارسی ئیمساڵ لەگەڵ ساڵانی پێشووە جیاوازی هەیە ئەتوانم بێژم هەشتی مارسی ئیمساڵ بە شێوەیەک بەڕێوەچوو دیارە سەختیایەکی خۆی بوو ناڕەحەتیایەکە کە جەمعێکی ئینسانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بەداخۆ گیانیان لە دەستا یا لە زیندانەکانی ڕێژیمان ئەوە جێگای ناڕەحەتی و داخە بۆ ئێمە وەلم لەلایەک شۆ خۆشحاڵیە کە بە هەزاران ژنی ئازادی خواز و بەرابەری تەڵەب توانیان ئیمساڵ ڕووسەری کۆیلەتی فڕە بن و دژ بە ڕژیمێکی دڕندەی هاری جمهوری ئیسلامی وێسانە سۆ لە خیابانەکان ڕووسەری کۆیلەتیان فڕەدا ئەوە پەیامی منە جارێکی تریش دەستان خۆشێ و سپاسانە. زۆر سپاس هاوڕێ جەماڵ پیرۆزبایی هەشتی مارسیش لە ئێوەی خۆشەویست دەکەین. هاوڕێ ڕەزا ئەگەر یەکێتر لە هاوڕێیان هەیە ئێوە توانن لەگەڵی زۆر باشە هاوڕێ گوڵناز عەزیز ئەوە من هاوڕێ مەسعود من لەگەڵا زۆر باشە هاوڕێیان وەک شتێسە گەلیتیان ڕێپێوانەکە دەستێکن هاوڕێ گوڵناز و هاوڕێ چاوانی بەڕێز ئەجا گەر بکرێت ئێمە لە نازانم پێتان خۆش بێ منەتوان دیمەنێک لەو خۆپیشاندانە بەرینە ناتوانم بڵێم هەزاران کەس ئەستە بەرسارن بە بینەرانی خۆشەویست تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە خۆشحاڵیەوە حەز دەکەین کە ئەو وێنەیە کە ئێستا ئێوە بیدوین نازانم ئاگاتان چاوتان لێوەیە یان بەڵێ دەستان خۆش یعنی زۆرتر لە هەزاران کەس لێرە بەسار نبێت. بەڵێ ئەو ڕێپێوانە لە وڵاتی نۆروێژە بەڵێ لە شاری ئۆسلۆ بەساری. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕەزا دواتر حتمما لە کاتی بەرنامەکە و کە کاتمان ماوە ئەگەر پێتان خۆش بوو دووبارەتینەوە و لەگەڵ هاوڕێیانی دیکە و لەسەر ئەو بوونەوەی قسەی زۆرتر دەکەین. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵ زۆر باشە ئێوەش دەستان خۆش بێ بۆ ئەوەی کە ئەم وێنانە ئەو دەنگانەتان بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەیان هەر سەرکەوتوو بوون و بزین بۆ شۆڕژی تەوساوەکانم بۆ ژنان. زۆر سپاس. بەڵێ هاوڕێ زۆر سپاس هاوڕێ چاوان هاوڕێیانمان لە وڵاتی ئەڵمان و هەروەها وڵاتی نۆروێژ و وڵاتی سوێد ڕێپێوانیان بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن بەڕێوە بردووە. ئەگەر پێت خۆش بێ ئێستا هاوڕێچیامان لەگەڵ یامەوەی کە شعری بخوێنینەوە دواترشین لای هاوڕێچیا محەممەدی. هاوڕێ گوڵناز دەمێک کە هاوڕێچیا مەختەلە بە هاوڕێچیا بانکەین ئەگەر حاضر بێت هاوڕێچیا دەنگمان ئەبیستن. سڵاو ڕێز و حرمەت هاوڕیان سڵاو ڕێزمە مستەرجەم هاوڕیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەواڵانی پێشمەرگە هیوادارم حاڵتان باش بێت و ئەمرکەن لە خزمەتتانەوە. زۆر سپاس هاوڕێچیا سڵاو ڕێز و حرمەتیش بۆ ئێوە هەشتی مارستان لێ پیرۆز بێت. زۆر سپاس کە بەشدارن لە لێ ئەو مەردامەیە ئێوە بۆ خۆتان پەیامتان بۆ هەشتی مارسی ئەمساڵ چییە؟ ڕاستیەکەیت بەر لە هەموو شتێک هەشت مارس لە هاوڕیانی پێشمەرگەی کۆمەڵە هاوڕیانی کچی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆز بێت. هەشتی مارس لە دایکە پێشمەرگەکان دایکە شۆڕشکێڕەکان کە ڕۆڵەکانیان لە زیندانە یان گیانیان بەخت کردووە لە پرۆسەی شۆڕشە هەزاران هەزار جار پیرۆز بێ. ئەمڕۆ ڕۆژی ئەوانە ئەمڕۆ ڕۆژی دانەدانەی ژنانی کۆمەلگایە بەتایبەت ئەو ژنانە کە دڵیان بۆ ئازادی لێدات و بەشداری شۆڕشن. هاوڕیان بزوتنەوەکەمان پێش کەوتووە بە شەوێک ڕێگای چەندەها ساڵە ڕۆیشتووە. کۆماری ئیسلامی ئەزانێ ئەو زەربەی بەدەست بزوتنەوەی ژنانەوە بەتایبەت خواردی لە هیچ هێزێک نەی ئەخوارد. بۆیە هێرشی کردوێتە سەر مەدرسە کچانەکان قوتابخانە کچانەکان. لە سەنگەر بمێنن لە بەرخۆدان و خۆڕاگریتان بمێنن سەرکەوتنمان نزیکە.
دەستان خۆش بێ هاوڕێشیە زۆر سپاس ئەگەر هاوڕێیانی خۆمان بۆ خۆیان لەوەی بەشدارن دیارە ئەگەر کەس پێت لەگەڵی مقابلە بکەین هاوڕێشیە بڵێ هاوڕێ پرسیارکەن هاوڕێ دڵنیامان لەگەڵە لە خزمەتتانە بەڕێ هاوڕێ دڵنیا سلااون لێ بێت زۆر سپاس کە بەشدارن و پێیانتان بۆ 8 مارسی ئەمساڵ چییە؟ بڵێ سلااو لێوەش هاوڕێیان پیرۆزبایی 8 مارسان لە یەکەم لێوە هەموو ژنان پیاوانی ئازادی خواست بڵێ ئێمە ئێستا لە کۆڵ لە ئەڵمانیا خۆپشاندانێکی گەورەی بە بۆنێ جیهانی شنەوە و تایبەتمەندی ئەم 8 مارسە ئەوەیە کە 6 مانگ بەسەر شۆڕشی ژینە تێپەڕەبێکا بە شۆڕشی ژیان ئازادی هەر بەسەر شقامەکان و هیوادارم کە 8 مارسی داهاتوومە بتوانین بە ئازادی تەواو بگەین و بتوانین لە کوردستانێکی ئازاد ئێرانێکی ئازاد 8 مار ڕۆژی جیهانی ژن جەشن بگرین بەڵێ زۆر سپاس دەستان خۆش بێ ئەگەر هاوڕێژیا کەسی تریشمان لەگەڵا بێت هاوڕێژیای خۆشەویست کەسی تر هەوێ هاوڕێیان ئەگەر ئیجازە بن ئەڕۆمە لای بەڕێزێکتر چاوەڕێ بەڵێ بفەرمونون دیارە هاوڕێیان زۆرن بەڵێ خۆپشاندانێکی زۆر زۆربەرینە هاوڕێ سۆما ئەمانی ئازیز سلااوت بێت زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامە زۆر سپاس هاوڕێ ئەگەر تۆزێ بێنە نزیکەوە با بە وازەحی ساعتان ژنەکەی زۆر باشتر بێت بڵێ هاوڕێ سۆما مارسی ئەمساڵ کە لە بارودۆخێکی زۆر جیاواز و پڕشتۆترا بە گوزارەوەی چییە؟ سەرتا پیرۆزبای 8 مارس لە هەموو ژنانی جیهان دەکەم بەتایبەت ژنانی کوردستان و ئێران بەتایبەت کە 6 مانگە بە بەردەوامی لە شۆڕش بەرخۆدانێکی یەکجار بەریندان و پیرۆزباییدا هەموو ئەم بەڕاستی پیرۆزبایی لێبم لە سەی ئازادی خوازی دەکەم ینی کە باوەڕیان بۆ ڕۆژە هەیە چەند بەژانی ژنەکان ئەم ڕۆژە پیرۆز دەکەن و لە کوردستان بەتایبەت لەگەڵ دەوڵەتەکان خۆمیشان لە خەباتدان گوێتان لێمە؟ ئەم کاتەوە من ناوم کۆترەشینکەیە و کچم ماڵەکەم وا لەو گەڕێکی منارەیە من لە پەڕووباری خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم و گەڕەک و لە هەموو شتێ بێزارم من گمەگمی حرامی ناو ئاین و نیشتیمانم من بۆم نییە دوور لەم بنارەیە بفڕم من بۆم نییە دوور لە دەنگی منارەکە کۆ لە دەنگێکی تر بگرم یان سەمایەک لەگەڵ بەفروبادا بکەم یاخود دەستی کوڕی خەون و خۆزگەم بگرم من ناتوانم قژی خۆم بۆ جادەکان و بۆ مۆسیقا و بۆ کۆترەشین کەنێرەکان هەرگیز دەرخەم من مێینەی ناوبەهاری قەدەغەم و شەو و ڕۆژیش لە ژێر چاودێری دووربینی من هەرەدەم باڵەکانم بۆیان نییە بە دوو پەنجەش تەوقە لەگەڵ باڵە نێرەکان بکەن من چارە نووس بەڵێ هاوڕێشیا بەدەستەوان لێرە کێشێکی تۆنیوان تۆمیشاتە بەرخڕۆی ئێستا دیوارە لەگەڵتانین هاوڕێشیا دەتوانە بیستی بەڵێ من گوێم لە دەنگی ئێوەیە هاوڕیانەوە ڕێژەی 8 مارس دەستی پێکرد ئیساگەر ئیجازەمان پێبن من ئەڕۆمە لای بەڕێزێکتر لەگەڵ ئەو وتوێژێکی کورتمانە بێ شۆری بوو بەڵێ بفەرمونون ئەگەر کەسەکەیشان بێ بیناسێنن هەر بەدەم ڕێگاوە خەمت نەبێت ئێستا بەڕێز سومەیە خزیمان لەگەڵات چالاکی سیاسی فەرمونی تر خۆتان قسەی لەگەڵ بکەن بەڵێ سومەیە ئەم کاتت باش و بەخێر بێت هەڕستمە ئێوە پەیامتان لە ڕۆژی 8 مارسدا بۆ خەڵک وێرانەوە بەتایبەت ژنانی چۆڕگیر چییە؟
لەڕاستیدا پەیامەکە هەر ئەوەیە کە وەکو ژن هەمومان هەر وەکو ئێستا لە ئێران و لە کوردستان بە تایبەتی بەرەو پێشەوە دەڕوا ئەو شۆڕشەی کە دەستیان پێ کردووە ئەو چالاکیانەی کە ژنان درێژی هەبێ لە پشتی یەکتر بوەستین داوا لە پیاوانی مافخواز دەکەم کە لە پشتی ژنان بوەستن ئەوانەی کە یەکسانی خوازن ئەوانەی کە ڕۆشنبیرن وەکو ئێستا کە لە شۆڕشەکەدا پێ بە پێشنەکان دێنە پێشێ و ئەو بۆ پیشاندانانە و ئەو هەموو ئەو شۆڕشە گەورەی کە لە ئێران لە کوردستان بەڕێوەیە بەڕاستی بەڕێوەی ببن و پشتیوانی خانمەکان بن پشتیوانی ژنان بن بۆ ئەوەی ئەو شۆڕشە جارێکی دیکە وەکو 8 مارس کە پێشتر لە 100 ساڵ لە ئەمریکاوە دەستی پێکردووە ببێتەوە 8 مارسێکی دیکە ببێتەوە شۆڕشێکی دیکە دەستی پێکردووە لە ئێران لە حاڵی حەزردا بەڕێوەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سمەیە هاوڕێکیان زۆر سپاس دەکەم ئەگەر یەکێتر لە هاوڕێیان هەیە ئەگەر نییە ئێوە ئەتوانن بۆمان باسکەن کە کەشوهەوای ئەو ڕێوەڕسمە چۆن بەڕێوەچێ و پیشاندان ئەگەر من بۆتان باس بکەم ڕۆژێکی زۆر سارد و بارانش دەبارێت ئێستا من مایکەکە دەدەمەوە بە کاکچیە بەڵام لەسەر ڕای ئەوەی کە زۆر ساردە و باران دەبارێت خەڵکێکی یەکجار زۆر بەشدارە بەس تایبەت لە خەڵکە ئەڵمانیەکان لە ئۆرگانە ئەڵمانیەکانی کە بۆ مافیژن فێمینیستەکان و ئەوانەی کە مافخوازن یەکسانی خوازن هەمویان ئەوڕۆ بەشدار. زۆر سپاس هاوڕێ سمەیە بۆ بەشداری بۆ زۆر سپاس بەوەی کە ئەوەی شت بۆمان باس کرد. هەواڵان هاوڕێکیە هاوڕێ شۆڕشی کەریمی لەگەڵمان بێ لە متوێژەدا نەزانم چاوەڕێمان بکەنەوە ئەڕمەدەکە هاوڕێی شۆڕن دیارە. هاوڕێ شۆڕش کاتت باش ئەم کاتت باش هاوڕێ گۆڵناز زۆر سپاس هاوڕێ شۆڕش ئەگەر تۆزی مایکەکە نزیکتر بۆ دەنت ببیستین خەزاکە زۆر سەر و سا هەیە هاوڕێ شۆڕش پەیامتان ئەم ڕۆژەدا چییە و قسەتان بۆ ڕۆژە چییە فەرموون. سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانی عەزیزی دەنگتان زۆر کزا هاوڕێ شۆڕش ئەگەر تۆزێ مایکەکەت یان بتێ نزیکترەوە زۆر باشە ئێستا باشە ناوەڵا تۆزێ کزا ئێستا باشترە باشە پێش پیرۆزبایی ڕۆژی 8 مارسێکم لەوێ هاوڕێ شۆڕش بەداخەوە هەر دەی زۆر باشە حتمما لە شوێنێکی ترە ئەگەر بتوانن پێوەستم بەنامەیە بن زۆر باشە چون دەنگتان زۆر کزا. هاوڕیان من کاتم هەیە بڕۆمە لای ڕەفیقی تر هاوڕێ شۆڕش ئەگەر بتوانێت لە شوێنێکی ترا پێمان پێوەست پێ زۆر باشە بێگەنە ڕەفیقێکی دیکە ئەوە ئێستا ئەڕینە لای بەڕێز نەدا پایەبەندی چالاکی سیاسی و چالاکی بواری مافی ژنان و بەتایبەت چالاکی شۆڕشی ژینە. هاوڕێ نەدا سڵاو لێ بێوم کاتت باش. السلام عليكم حالكم باشا باشي ڕۆژی 8 مارس دێ پیرۆز بۆ ئێوەی هەمژین بۆتەوە ژنان دنیا لە کوردستان و لە تۆ دنیا. بەڵێ هاوڕێ نەدا پەیامتان لەم ڕۆژەدا چییە بۆ ژنان و پیاوانی یارمەتی خۆش بە بۆنەی 8 مارس بۆ دیوانی ژن؟ پەیام من ئەوەسە کە ئێمە ئەتحادمان احتیاجان بە تۆ ژنان لە ناو ژنانە و تۆ دنیا کە بتانین بۆ حقی ژنان حقی ئینسانان لە تۆ دنیا بۆ حقی ژن ژیان ئازادی کە بتانین تێکێکە هەماهەنگی کرد لەش ئەتحادمان احتیاجان. بەڵێ زۆر سپاس لە ناو تۆ ئێرانە و بۆ خصوصە خارجیشە کە ئێمە سعی ئەکەین
خۆمان ئێمە کەسکەرێک لە ئەڵمانە لە ئەڵمانە بیشتر سای مردمی ئێران بە مردمی ئەڵمان بگەینین لە نظر ئینسانەکان سیاسی و لە مردم ئەڵمان و فرە پرۆژەکە مختلفدا ئەنین کە چون ئێمە خۆمان لە ئێران زیندگی ناکەین وەنین لە ئێران لێرە بە دنیا لێرە گۆرە بووگین سای یەکەین بیشتر دەنگی ژنان و دەنگی مبارزان ئێران گەینین بە مردمی ئەڵمان بۆ خارج بە پرۆژەکە مختلفە. بەڵێ زۆر سپاس هاوڕێنەدا سپاس دەکەم کە بەشدار بوویت. منیش تشەکرتان لێ ئەەکەم ئومیدوارم موفق بشان بە ئومید ئازادی. زۆر سپاس دەستان خۆش بێ هاوڕێکیە ئەگەر دەنگمان ئەبیستن ئێمە دواتر ئەگەڕینەوە لاتان کە زیاتر لەگەڵ ئەو هاوڕێیانێکە لەوێ بەشدارن بکەین ئێستا ئێمە ئەڕۆینە بەنامەیەکی بکەم بینەوە لاتان هاوڕێکیە باشە هەواڵان ماندوونە بن دەستان خۆش بێ من چاوەڕێتانەکەم هەر بژین دەست و شاوتان خۆش بێ زۆر سپاس هاوڕێ گوڵناس پەیامێک هاتووە ئەگەر ئێوە زەحمەت کێشن بخوێنەوە. بینەرێکی خۆشەویست پەیامی هەناردووە نووسێ هاوڕێیان ماندوو دەمن بۆ کۆمەڵە تیڤی و پیرۆزبایی خۆم لە هەمووتان و لە تەواوی ژنانی کوردستان و ئێران و جیهانەکەم بژی کۆمەڵە و حزبی کۆمۆنیست ئێران سەرکەوتە بن هەڵمەت لە بانەوە. زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویستە و ئێمەش پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژینیان لێ دەکەین و بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک. بەڵێ زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستەمان هاوڕێ گۆڵناس هاوڕێیانی بەخشی کنترۆل ئەڵێن کە وتوێژێکی ترمان کرده بوو ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانێکی تر ئەوە ئامادەیە بە ئەوە ببینین دوای تینەوە سەر بەرنامەکەمان و درێژە بەرنامەکە ئەم کاتەوە من ناوم کۆترەشینکەیە و کچم ماڵەکەم وا لەو گەڕێکی منارەیە من لە پەڕووباری خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم و گەڕەک و لە هەموو شتێ بێزارم من گمەگمی حرامی ناو ئاین و نیشتیمانم من بۆم نییە دوور لەم بنارێ بفڕم من بۆم نییە دوور لە دەنگی منارەکە کۆ لە دەنگێکی تر بگرم یان سەمایەک لەگەڵ بەفروبادا بکەم یاخود دەستی کوڕی خەون و خۆزگەم بگرم من ناتوانم قژی خۆم بۆ جادەکان و بۆ مۆسیقا و بۆ کۆترەشین کەنێرەکان هەرگیز دەرخەم من مێینەی ناوبەهاری قەدەغەم و شەو و ڕۆژیش لە ژێر چاودێری دووربینی من هەرەدەم باڵەکانم بۆیان نییە بە دوو پەنجەش تەوقە لەگەڵ باڵە نێرەکان بکەن من چارە نووسی حرامم وەکو جەستەم کوڕێک حرام ناوێک حرام گۆرانیەکی حرام و شەرابی ناو قەسیدەیەکی حرامم لەسەر جادەی سەهۆڵەکە ڕاوەستاوم ئەوە کچە یاخود خەونە بەبەردەم مادێت و دەچێت ئەوە لەنجەولاری مێیە یاخود کەلوێشکەی سەرابی دوورە دەشتێ ئەوە مەمکە یاخود وەحمێکی ناسکی ناو خەیاڵە واتێ و دەچێت سڵاوێکی دوور و درێژ من ناوم پرچە نیشتیمانم سەری ژنێکە لە سێلاوە گەمارە دراوم بە حیجاب چەندین ساڵە زیندانیم نە هەتاو ئەتوانێ سەردانم بکا و نەباو نە ئەهێڕێ پشمە دەرێ و ڕێگەژ نادا بە هیچ شیعرەیان ئاوازێ کە بێنە لام وەلێ ئیتر من بە نەهێنی لەگەڵ پەنجەکانە ڕێکەوتوم ئەم شەو زیندانەکە ئەبڕین ئازاد ئەبم لە دواییشە حیجابەکە دەدەین دەست چەخماقەیەک لەسەر بەرزترین لوتکە بە بەرچاوی مێزەرەکانی دنیاوە بیسووتێنێ ئەم کاتەوە من ناوم کۆترەشینکەیە و کچم ماڵەکەم وا لەو گەڕێکی منارەیە من لە پەڕووباری خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم و گەڕەک و لە هەموو شتێ بێزارم من گمەگمی حرامی ناو ئاین
تۆفانێک نەوجەوان بێپەروا هەڵکەم و دەواازەی گەمارۆ لە گێژەن دەربێنم. بەڕەوتی ڕێچکەکان دیارە کە ڕووی ڕۆژی وڵات لە ڕۆژەڵاتەوە هەڵدێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێچوان هەڕەشەوان با لێرەدا منی شارێک خۆیمەوە دواتر پەیامی کمیتەی ژنان ئەگەر هاوڕێیان هاوکارم ئامادەیان کردوێت لێرەدا دەیخوێنینەوە. بەڵێ بفەرمون. پێشمەرگەی ژن، من پێشمەرگەی ژنم، لە کۆمەڵەدا ئەو ڕەچەیەم شکان، لە شۆڕشی چەوسانەوەی کوردستاندا چالاکانە بەشداریکەم، چەکی شۆڕش بکەمە شانم، دەبوو پێش هەموو شتێک بە هیممەت و بەکردەی خۆم نیشانی دەم توانا و مایم هەیە، لەگەڵ پیاوان بەرابرم، شان بە شانی ئەوان خەبات بکەم، پێ بە پێی پیاوان هەنگاو بنێم، بۆیە چەکی شۆڕشم کردە شانم، لە جەرگەی ئەو خەباتە سەختەدا مافی بەرابەریم بپارێزم، شێلگێرانە پەرەی پێ بدەم، بتوانم بە دەنگی بەرز هاوار بکەم و بگۆڕێنم، لە مەیدانی شۆڕشی هەژاران و ستەم لێکراواندا ئامادەی هەموو ئەرکێک و فەرمانم، بۆیە چەکی پێشمەرگانم کردە شانم، وەکو ژن دژ بە جیاوازی ڕەگەسی ڕاوەستام، پەیامهێنەری ڕاستەقینەی یەکسانی بم، نەریتی دزێوی پیاو سالاری و کۆنەپەرستی لێک هەڵوەشێنم و تێکیشکێنم، تەعەسوبی مەزهەبی و ئیخلاقیاتی سنەتی شەرمەزار و سووک و ڕسواکەم، پاڵپشتی چالاک و ڕاستگۆیی و ژنان و کچانی چەوساوە و زۆر لێکراو بم، بۆیە وەکو ژن وەکو کچ بووم بە پێشمەرگە، شۆڕشی حەقخوازانە و کرێکاری لە کوردستان جەماوەری ترکەم، فەرهەنگی پێشکەوتوی یەکسانی خوازی پەرە پێ بدەم، بۆیە بووم بە پێشمەرگە. دەستان خۆش. زۆر سپاس هاوڕێیانی هاوکارم، کلیپێکی کورد ببینین دواتر دەگەڕینەوە لای میوانانی بینەرانی خۆشەویست و ماڵاواییەکەی لە بینەرانی خۆشەویست. هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەری بانیاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێن ناهەرگیز بۆ ستەم نەبۆ ژینێکی بێبەرهەم هەشتی مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی پیاو و ژندوو بوو ناوەرێن بۆ یەکتری گرنگ و سەروەرێن بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەنگان بەگشت دنیاداگا هەشتی مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستپێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی.
بەڵێ هەڕ چاوان ئەگەر لێرەدا ئامادەبین پەیامی کمیتەی ژنانی کۆمەڵا بە بۆنەی 8 مارس دەخوێن. بڵێ بفەرموو هاوڕێ گوڵناس. پەیامی کمیتەی ژنانی کۆمەڵا بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان و پیاوانی ئازادی خوازە و بەرابەری تەڵاب. هاتنی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە ئێوەی ئازیز کە بێزارن لە ستەم و چەوسانەوە و هۆگری ئازادی و بەرابەرین پیرۆز بێ. ئەمساڵ ڕۆژی جیهانی ژن لە هەلومەرجێکدا بەڕێوە دەچێت کە زیاتر لە 5 مانگ بەسەر کوشتنی ژینای جوانە مەرگ کە ناوی بوو بە سمبولی شۆڕشی ژن ژیان ئازادی تێپەر دەبێت. دروشمی ژن ژیان ئازادی نەتەنیا ڕنگدانەوەی خاست و ئاواتەکانی ژنانە بەڵکو و نوێنەرایەتی داخوازیەکانی چینی هەژاری کۆمەلگا دەکات. ئەو دروشمە دروشمێکە کە دژایەتی لەگەڵ کولتوری کۆنەپەرستانەی سەپێنرا و بەسەر کۆمەلگا بە پێی جیاوازی لە نێو پیا و ژن دەکات. شۆڕشی ژینە تەنیا پەراوێز خستن لاوازکردن و ڕووخاندنی ئەو کولتورە و ناوێت بەڵکو دەیەوێت پیرۆزی و پێگەی تەواوی هێما مەسەبیەکان بڕوخێنێت. دروشمی شۆڕشی ژینە سنوورەکانی ئێرانی تێپەڕاند و پەیامی ئازادی و بەرابەری بە گوێی تەواوی ژنانی چەوساوی جیهاندا گەیاندووە. لەو ماوەیە حکوومەتی ئیسلامی بە تەواو هێز و توانای خۆیەوە هەوڵی ڕاوەستان و شکستهێنانی ئەو شۆڕشەیدا بەڵام نەیتوانی. ئێدام کوشتنی سەر شەقامەکان و تێرۆر و شێوازەکانی بەرەنگاربوونەوەی ئەو ڕژیمە لەگەڵ ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بوو. ئەمڕۆ شێعە داعشیەکانی حاکم بەسەر کۆمەلگا شێوازی سەرکوتیان بۆ ژەهراویکردنی قوتابیان لە مەدرسەکاندا گۆڕیوە تا لەو ڕێگەوەیەوە کچان ناچار بکەن و واز لە مەدرسە و خوێندن بێنن. ئەو هەموو تاکتیک و سیاسەتانەی کە ڕژیمی ئیسلامی بۆ کوژانەوەی ئەو ئاخێزە جەماوەریە بەکاری بردووە نەک سەرکەوتنی بەدەست نەهێناوە بەڕق و ڕۆژ لە دوای ڕۆژ ڕسواتر بووە و تەنانەت خودیەکانی نظامیش دانیان بە شکست هێناوە. خەڵکی ناڕازی ژنان و لاوان و خوێندکارانی زانکۆ و قوتابیان هونەرمەندان و کرێکاران و زەحمەت پێشان لە بەلوچستانەوە تا کوردستان بە شێوازی جۆراوجۆر درێژە دەری ئەو خەباتە بوون و بڕیاریان داوە کە تا سەرکەوتن نەسەوەن. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو شەپۆلە بەرینە ناڕازیانە هێزە سەرکوتێرەکانی ڕژیمی تووشی دووبەرەکی و ماندووبوون و لاوازکردن کردووە و ترس لە دەسەڵات جێگەی خۆی داوە بە هیوا و ئازایەتی و ئەم جارە ڕژیمی ئیسلامیەکە لە خەڵک دەترسێ. بێگومان ژنانی ئێران هاوڕێ لەگەڵ پیاوانی شەریف و ئازادی خواز توانای ئەوەیان هەیە کە نەتەنیا سیاسەتە کۆنەپەرستانەکانی ڕژیم شکست پێبێنن بەڵکو دەتوانن شان بەشانی یەکتر ئەو نیزامە دژە ژن و دژە ئازادیە بڕوخێن و سیستمێک پێک بێنن تکێت تێدا ئازادی بێشەرت و مەرجی ژنان و پیاوان لە تەواوی تەوەرە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا بە فەرمی بناسێنێت و زیمانەتی بکات. ژنانی کوردستان پێشنگایەتی شۆڕشی ژینە دەکەن و هاوڕێ لەگەڵ بزوتنەوەی ژنانی پێشڕەوی ئێران دەستپێشخەری شێوازی نوێی بەرەنگاربوونەوە لەگەڵ کولتوری کۆنەپەرستانەی ئیسلامین. ئەمڕۆ لە هەر شوێنێک نیشانەیەک لە ناڕزایەتی و خەبات و بەرگری هەبێت ژنانی کوردستان لە ڕیزی بەرەوەی ئەو سەنگەرەدان. کۆماری ئیسلامی چیزن ناتوانێت کۆمەلگای ئێران بگەڕێنێتەوە سەردەمی پێش شۆڕشی ژینە. ژنانی پێشڕە و شۆڕژگێر تا ئێستاکەش دەستکەوتی زۆر گەورەیان بەدەستێناوە و بە پشتبەستن بەو دەستکەوتانەیەکە هەنگاو بەرەو سەرکەوتنی نهایی دێنن. پیرۆز بێت شۆڕشی ژن ژیان ئازادی بژی سۆسیالیزم. کمیتەی ژنانی کۆمەڵە. زۆر سپاس دەستان خۆش بێ هاوڕێ گۆڵناز. ئەگەر هاوڕێکیانمان لەسەر هێڵ دووارە لەگەڵ بێت با بڕۆینەوە لای هاوڕێکیان. هاوڕێکیان دەنگمان ئەبیستن هاوڕێکیان دەنگی منە بیستن. زۆر خۆشحاڵە بین ئەگەر دیمەنێک لەو خۆپیشاندانە لەو خۆبوونەوەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بگرێن زۆر باشە بێت. هاوڕیان ئەوە ئەمە هەوێ بڕۆمە سەرەتای خۆپیشاندانەکە و کە بەرەو خوار بێمەوە. دەستان خۆش بێت. زۆر سپاس. هاوڕێشیە کاتیشمان زۆر نەماوە ئەگەر 2 دقیقە کاتمان ماوە ئەگەر بتوانین. زۆر باش هاوڕیان گوێت بڕوانن. خۆشبەختانە زۆربەی زۆری ئەم چالاکیە کۆمونیستە ئەڵمانیەکان فەمینیستەکان چالاکانی بواری کویر و LGBT و شۆڕژگێڕانی
ئالمانی و ئوروپایین کە لەم ئاکسیۆنە بەشداریان کردووە بە هەموو ڕەنگ و دروشم و جیاوازیەکانەوە. بڵێ دەستان خۆش بێت. هەر بژین و بمێنن هیوادارم شۆڕشمان هەرچی زۆرتر بەرەو پێش بڕوات و سەرکەوتن بەخۆیەوە ببینێ. هیوادارم لە داهاتووە لە نزیکەوە بتوانین لە سەنگەری شۆڕشە تێکڕا بە جێماوەکانی کۆماری ئیسلامی ڕاماڵین. زۆر خۆشحاڵ بووم کە خزمەتتان هەبووین. زۆر سپاس هاوڕێشیا دەست و چاوت خۆش بێت. زۆر سپاس کە بۆ ئەو وێنە جوانانە و بۆ ئەو کەسانەیش کە بەشدار بوون. ڕێ گوڵناز ماوەی بەرنامەکە زۆر کەمە. فقط بە ئەوە ڕاگەین کە دووبارە پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە تەواوی ژنان و پیاوانی ئازادی خواست بکەین دووبارە و ئێوەش ئەگەر قسێکتان هەیە لە کۆتاییە. بەڵای من لێرەوە زۆر سپاسی بینەرانی خۆشەویستەکەم کە لەگەڵمان بوون بەداخەوە ئێمە هاوڕێیانی لە سوێد کە لە خۆپیشاندانێکا بوون نەمانتوانی وەریان گرین ئێستا کە پەیامەکەیان هاتوون کە ئێستا توانیویانە واردی بەرنامەکەمان من بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕواتەوە منیش لێرەوە پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژنەکەم لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب هیوادارین بتوانین لە ساڵی داهاتوودا 8 مارس لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی و لە کوردستانێکی ئازاد و وێرانێکی ئازاددا جشن بگرین. بژی شۆڕشی ژینە بژی ژن ژیان ئازادی. بژی ژن ژیان ئازادی و ماندوو نەبن. زۆر سپاس کە بینەرمان بوون. زۆر سپاس. ئەم کارە تازە عەسیر بکرێت ئەبێ تەواو بێت ئەبێ ئیتر نەمێنێ ئەم کۆنا ناوێ بمێنێ ئیتر کۆنە پەرستی ناوێ بمێنێ شاری ئێمە گڕدەگرێ وەرە لەو بەشمە بڕەوانی لە پێوە کیژی کوردەمرێ لە ئێوەش مەشغەڵێ کەوتن شاری ئێمە گڕدەگرێ سڵاوەی بەربەیانی گاش بمێنە ئەی ئومێدی سوود هەموو بابێن لە تۆ خێر بن بە باڵی خوێن فڕینی دوور سڵاوەی بەربەیانی گاش بمێنە ئەی ئومێدی سوود هەموو بابێن لە تۆ خێر بن بە باڵی خوێن فڕینی دوور بە باڵی خوێن فڕینی سڵاوەی بەربەیانی ببینن چۆن تەواریمە شکۆی نەیزە و چەقۆی دەشکان چه سەربەرز و چه ئارزا بوو لە زەنجیردا چیای دەدوان بە باڵی خوێن فڕینی دوور بە باڵی خوێن فڕینی ئەم کارە تازە عەسیر بکرێت ئەبێ تەواو